پارتوقخانەی شنەوەی دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. ناونیشان یەکێتی نابینایانی کوردستان، مەڵبەندی گەشتی سلێمانی، شەقامی 6 مەتری بەرامبەر سەنتەری بۆڵینگ. ژمارەی تەلەفۆن 328 71 97 یان 0770 157 48 89. شنەوەی دەنگی. یەکێتی نابینایانی کوردستان، پەرتووکخانەی دەریای دەنگی، شەقامی کانێسکان نزیک مزگەوتی قامیشان، مەڵبەندی گشتی، خوێندنەوەی براتان جیهاد حەمید، ئامادەکردنی برای بەڕێز کاوە حەسەن محەممەد، ڕێکەوتی 29 2002 زاینی. چیرۆکی تالێم نەدەن نابمە پیاو لە نووسینی چیرۆک نووس عەزیز نەسین، وەرگێڕانی عەبدوڵڵا عەلی لە بڵاوکراوەکانی کتێبخانەی سۆلاڤ هەولێر. لەسەر ئەرکی خاوەنی کتێبخانەی سۆلاڤ ئەحمەد جەمیل چاپکراوە. چیرۆکی براینە بۆ پێشەوە پێشتر. دنیا پێش دەکەوێ، هەر ڕۆژەی کەمێ زیاتر لە ڕۆژی ڕابردوو، نەخێر هەر ڕۆژەی زۆر زیاتر لە ڕۆژی ڕابردوو. پیشەسازی پێش دەکەوێ، شارستانیەت پێش دەکەوێ، مرۆڤایەتی پێش دەکەوێ، هەموو شتێک لە بەرەو پێشچووندایە. کاکە بۆ پێشەوە براینە پێشتر. دنیا بە خێراییەکی زۆر سەیر بەرەو پێش دەڕوا، دەبێ ئێمەش بۆ پێش بڕۆین. سەیری ئەوروپا بکەن. ئەوروپایەکان زۆر لە ئێمە پێشکەوتوترن، بەڵام هێشتا هەر بۆ پێش دەڕۆن. سەیری ئەمریکاییەکان بکەن، بزانن چۆن بەرەو پێش دەڕۆن. لە خێرایی ئەوان بنیادەم سەری سوور دەمێنێ و بەری چاوانی تاریک دەبن. سەیری ئاسیا بکەن. ئاسیا شەروە ئاسیایی جاران نییە، بەرەو پێش دەڕوا. سەیری ئەفریقیا بکەن. ئەفریقیەکان نەک هەر بۆ پێش دەڕۆن، بەڵکو تا هەناسەیان لێ دەبڕێ بەرەو پێش ڕادەکەن. براینە بۆ پێش، براینە پێشتر. ژیان گۆڕەپانێکی گرەوەغارە. کوڕوە پێش باوکیان دەکەون، کچ لە دایکیان ڕەت دەبن و وە پێشیان دەکەون. ئیمڕۆ وە پێش دوێنێ کەوت، بەیانیش وە پێش. ئیمڕۆ دەکەوێ کاکە بۆ پێش، براینە پێشتر. هونەر بەرەو پێش دەڕوا، زانیاری بەرەو پێش دەڕوا، دیموکراتی بەرەو پێش دەڕوا. بەڵێ هەموو شتێک لە پێشکەوتندایە. براینە بۆ پێش، پێشتر. ڕەنگە لە نێو خوێنەراندا کەسانی وا هەبن کە بپرسن، ئەو کەسە کە دەڵێ بۆ پێش براینە پێشتر دەبێ کێ بێ؟ پێویستە بڵێم کە من نیم ئەو قسەیە دەکەم. ئەو پلیت فرۆشە چرچ و تووڕە و شەپڕێوەکەی پاسەکە هەر دووبارە دەکاتەوە و دەڵێ براینە بۆ پێش، براینە پێشتر. لە مەیدانی قەرەگۆی سواری پاس بوون. هێند قەرەباڵغ بوو، دنیا خرابوون بوو. نەفەرەکان بەیەکەوە نووسا بوون، پلیت فرۆش دەینەڕاند براینە بۆ پێش، براینە پێشتر. نەفەرەکان پاڵیان بەیەکەوە دەناو بۆ پێش دەچوون. بە دوای ئەوانیشدا نەفەری نوێ سوار دەبوون و خۆیان دەنێ و پاسەکە دەکوتا. پلیت فرۆشیش گەروی خۆی دەدڕاند، برایان لە پێشەوە جێگا هەیە، برایان پێشتر. بە فەرمانی پلیت فرۆش ئێمە هەر دەچینە پێش، خۆ ئێمە ناچینە پێش ئەوانی پاشەوە.
پاڵمان پێوە دەنێن و ئێمە بۆ پێش پاڵ دەدەن و هەرچەندی ئەوانی پاشەوە زیاترمان پاڵ پێوەنێن ئێمە زیاتر دەچینە پێش پێ بە پێ بست بە بست پەنجە بە پەنجە بۆ پێش دەچین واتە ئەوانی پاشەوە پاڵ دەدەن و ئێمەی پێشەوەش پێ بە پێ بست بە بست پەنجە بە پەنجە بۆ پێشەوەمان لێدەخڕن پلیت فرۆش هەر نەفەری تری لە دەرگای پشتەوەڕا دەژوورێ دەپەستین و هەتا هێزیشی تێدا بوو یەک بەگەروی دەینەڕاند بۆ پێش پێشتر ئەو هاوارەی پلیت فرۆش نەفەرەکانیش فێر بوون ئەوانیش قسەی پلیت فرۆشیان دووبارە دەکردەوە کاکە بۆ پێش کاکینە پێشتر کاکە ئەوانی پێشەوە بۆ پێشتر هەتا ئەو نەفەرەی کە لە پێشەوەی هەمووان بوو لە پشت شۆفێرەکە وەستا بوو هەتاو نەفەرەی کە لە پێشەوەی هەمووان بوو لە پشت شۆفێرەکە وەستا بوو بەسەر شۆفێرەکەی دەنەڕاند براینە بۆ پێش پێشتر هەموو کەمێک بۆ پێش دەچن ئەوە ڕاستە بەڵام خۆپاسەکە بۆ پێش ناچێ بە فەرمانی بۆ پێش پێشتر منیش هەر بۆ پێش هاتم و هەتا گەیشتمە دەرگای پێشەوەی پاس نەفەری تریش هەر دەهاتن و لە دەرگای پشتەوە ڕاخۆیان تێدەکتا و هاواری پلیت فرۆشیش بەرز دەبووەوە براینە بۆ پێش پێشتر پێشەوەتر جێگا هەیە براینە بۆ پێش براگیان پێشتر هەرچەندی ئەو برایەنش بە دوای یەکدا پێشداهاتن منیان زیاتر بە دەرگای پێشەوەی پاسەکەوە دەنووساند بەو قەڕە پەستەیەوە تونند و بەهێز بە دەستگیری دەرگای پێشەوە نووسا بووم نەفەرەکەی پشت منەوە بوو لە بن گوتم هاواری کرد و نەڕاندی کاکە بۆ پێشتر گوتم ئیدی ناتوانم یەک هەنگاو بچمە پێشتر بڕیارمدا دەرگای پێشەوەی پاسەکە وەک دەرگای قەڵایەکی جەنگی تا دوا هەناسە و دوا دڵۆپی خوێنم بپارێزم لە پشتەوە ڕاهێرشێکی بە کۆمەڵ دەستی پێکرد دەرگای پێشەوەی پاس کرایەوە و منیش پوختە و جوان کەوتمە سەرزەوی پاسەکەش بەڕێکەوت بەڵام چاوم لێبوو پلیت فرۆش هەر خەریک بوو دەینەڕاند براینە بۆ پێشتر هەروە کە لە سەرزەوی ڕاکشا بووم لە بەرخۆمەوە دووبارەم دەکردەوە براینە بۆ پێش کاکە گیان پێشتر یەکێ لە دۆستانم هات وەختێکە منی دی وا لە سەرزەوی ڕاکشاوم و گێژومەنگ بووم گوتی براگیان خوانەکە ئەوە گێژ بووی بە چوارپەران لە زەوی گیر بووی و هەر دەڵی بۆ پێشتر گوتم بەڵێ پێویستە بۆ پێش بڕۆین دنیا لە پێشکەوتندایە پیشەسازی و زانیاری و شارستانیەت وەموو شتێک لە پێشکەوتندایە ئێستا تۆ دەتەوێ هەروە ڕاوەستین و بگرین دەبێ ئێمەش بۆ پێش بڕۆین هەتا پلیت فرۆشی پاسی شوا هاوار دەکا براینە بۆ پێشتر دۆستەکەم لە وەڵامدا گوتی ڕاستە بۆ ئێمەش کەمێک بۆ پێش نەڕۆیشتوین کە ئاوڕمدایەوە دواوە لەم سەری شوێنی وەستانی پاس گەیشت بوومە ئەو سەری شوێنەکەی تری وەستانی پاسەکە چیرۆکی دووەم جووتێک گۆرەی نایلۆن
6 مانگ دوای دامەزرانم لە دائیرەی ئاو کارەبا هەوەسی ژنهێنان لەسەریدام. دایکم کچی کاسبکارێکی بۆ دەستنیشان کردبووم. نازانم چۆن بوو ئەو باسە بە سەرۆکی دائیرەکەمان گەیشت. ڕۆژێک بۆ نان خواردنی نیوەڕۆ بانگی کردم تا ئامۆژگاریم بکە. فەرمانبەرەکان نازناوێکی زۆر سەیریان لەم جەنابی سەرۆکە نابوو. ناوی عاسیم بوو، بەڵام پێیان دەگوت عاسم گۆریە. من سرم سوورما بوو، نەم دەزانی بۆ وشەی گۆریەیان بە دوای ناوی ئەو جەنابی سەرۆکەوە نووساندبوو. بێگومان دەبێت لەم چاو پێکەوتنانەی ئەم ڕۆژانەدا هەموو نهێنیەک ئاشکرا ببێ. لە سەرە سەعاتی دیاریکراودا چوومە چێشتخانە و جەنابی سەرۆک بە خۆشحاڵیەوە دەستی گوشیم. لەم دیوی مێز دانیشتین جەنابی سەرۆک داوای خواردنی کرد و چونکە زانی ئارەزووی بیستنی قسەکانی ئەوم هێندەم لەسەر نەوەستا و ئەوەی مەبەستی بوو دەستی پێکرد. دەزانی نیوەڕۆی ئەمڕۆ بۆ بانگم کردووی؟ نەخێر قوربان. لەبەر ئەوەی کە دیم لاوێکی باش و ڕاستگۆ و خانەدانی و دەتەوێت ژن بهێنی. ویستم دووشەت ئامۆژگاری بکەم تا وەک من نەکەویە چاڵەوە. سپاست دەکەم قوربان. وەزعی مادی کچە چۆنە؟ باوکی کاسبکارە. دیارە بە خۆت واتویستووە کە لە چینە بەرزەکان نەبێ. بەڵێ قوربان وایە لە چینە نزمەکان بێ باشترە. حتمەن ویستوتە کچێ بێ کە لە ماڵی تۆ باشتر بژی نەک لە ماڵی باوکی. ئەرێ وەڵڵا ڕاستی ئاوام ویستووە. جەنابی سەرۆک دوای ئەوەی دووسێ جاران لا حەولە وەلا و ئەستەغفیرڵڵای گوت پێکەنی و گوتی ڕاست وەکو کاتی لاوی من بیر دەکەیەوە. ئەو زەمان کەس بە منی نەگوت ئەو جۆرە بیرکردنەوەیە هەڵەیە، بەڵام من ئەمڕۆ هەموو شتێکت بۆ دەڵێم تا نەکەوێت چاڵەوە. جەنابی سەرۆک کەوچکێکی شلەفڕ کرد و بەردەوام بوو. ڕۆڵە گیان، ئەم ئامۆژگاریم لە گوێ بگرە. ئەو کچەی دەیهێنی هەر جۆرە جلوبەرگێکی کە لە ماڵی باوکی لە بەری کردووە لە ماڵی تۆش هەر هەمان جلوبەرگ با لەبەر بکات و ژیان باتە سەر. نەکەی سەری خۆت لە قوڕێنەی و بڵێ دەبێت جلوبەرگی باشتر لەبەر بکا و خۆشتر بگوزەرێنێ. ئەگەر وا بکەی وەک من بەدبەخت دەبی. لە مەبەستی نەگەیشتم، بەڵام چونکە سەرۆکم بوو نەمتوانی حەوت و هەشتی لەگەڵ بکەم. گوتم سەرچاو قوربان. سەرۆک پاروەکەی ئاوا کرد و گوتی دەزانم قسەکانی منت بەدڵ نییە و حەز دەکەی باشترین پێڵاو و جلوبەرگ بۆژنی ئایندەت بکڕی، بەڵام لە بیرت نەچێ ڕۆژێ دێ پەشیمان دەبیەوە. هەر وەک من پەشیمان بوومەوە و کە ئێستا پێم دەڵێن عاسم گۆریە و گاڵتەم پێ دەکەم. ببوورە قوربان، هەر پێت نەگوتم بۆ بەم ناوەت بانگ دەکەن. سەرۆک پاروەکەی ئاوا کرد و گوتی چونکە بەدبەختیەکەی من لە یەک جوود گۆریەوە دەستی پێکرد. ئەو زەمان نەمنیش وەک تۆ فەرمانبەرێکی بچووک بووم، مانگانەکەم زۆر کەم بوو. هیچیشم بەدەستەوە نەبوو، بڕیارمدا هەتا مانگانەکەم زۆر زیاد نەبێ ژن نێنم. هەرچەندی باوکو و دایک و دۆست و برادەرەکانم زۆریان لێکردم ژن بهێنم، بەڵام دەژێر بارەوە نەچووم و دەمگوت پیاو کە هیچی نەبێ لە ماڵەوە با کچی خەڵک نێنێ. پیاو دەبێ ژنەکەی باشترین جلوبەرگیە بێ، جوانترین پێڵاو لە پێ بکات و هەرچی دڵی دەخوازێ دەبێ مێردەکەی بۆی پەیدا بکە. کە تەمەنم گەیشتە 38 ساڵ لە هەموو کەرەستەکانی ماڵم ئامادە کرد و مانگانەکەشم زیاد بوو، بڕیارمدا ژن بهێنم. تا ئەو ڕۆژە نەمدەزانی کچی پێگەیشت و ئامادەی مێردکردن هێندە زۆرن. هەر کەسێ ئیشارەیەکم بۆ دەکرد 15-20 دانەیەکی نیشان دەدەم لە هەر تەمەنێ، هەر جۆرە خوڕەوشتێ، هەر قەد و باڵایە، هەر جۆرە شێوەیەک، هەر ڕەنگێک کە دەتەویست لەو کچانەی چاوەڕێی مێردکردن بوون لە بازاڕدا هەبوون. هەندێکیان دبلۆم و هەندێکیان ماجستێر و تەنانەت هێندێکیان دکتۆر و شتی بەتواناش بوون. ئەسمەر، سپی، ڕەنگەنمی قەڵە و لاواز دەوڵەمەند، هەتا یەکێ لەوانە کۆشکێکی 8 قاتی هەبوو. جا نامەوێت درێژدا دڕی بکەم پیا و تا لە مەسەلەیەک نەکۆڵێتەوە نازانێت چ باسە. گێژ بووبووم، نەمدەزانی کامیان هەڵبژێرم. بە عەقڵەکەمەکەی خۆمەوە لێکمدایەوە، لەبەر خۆمەوە گوتم
با کچێک بهێنم لە بنەماڵە چینە نزمەکان بێ و لەگەڵ ژیانی من بگونجێ. ئەو جۆرە کچانە بە ماڵداریەوە خەریک دەبن و چاویان تەنها لە دەستی مێردەکەیان دەبێت. نەک هەرلوود بەرز بێ و هەرچی بۆی بکرێ بە کەمی بزانێ و هەموو کاتێک خۆت بە سەردا هەڵکێشێ مامە گیانم ملیۆنێرە و باوکم سەرۆکی گشتیە. لە نێو ئەو هەموو کچانەدا سەباحەتم هەڵبژار تەمەنی 21 ساڵ بوو. ناوەندی تەواو کردبوو، نە زۆر جوان بوو نە ناشرینیش. باوکی فەرمانبەرێکی سادەی پۆستەخانە بوو. زەماوەندمان لەگەڵ یەک کرد، کەلوپەلیش نەبوو. من لەمەدا زۆر خۆشحاڵ بووم. بەڕاستی باشترین کچێ کە دەڵێن ئەو سەباحەتە بوو. دەمگوت سەباحەت فڵان شتت بۆ بکڕم؟ دەیگوت ناگیانەکەم، من هەموو شتێکم هەیە. سەباحەت گیان دەوەرە با ئەم شەو بچینە فڵان چێشتخانە. نا، بۆ بە خۆڕا پارە خەرج بکەین. سەباحەت گیان با بچینە سینەما. نابابە، لە ماڵی خۆمان زۆر خۆشتر دەگوزەرێ. نەیهێش تەنانەت دەسە سڕێک یا یەک جووتە گۆریەشی بۆ بکڕم. دەیگوت من هێندەم دڵ بە جلوبەرگەوە خۆش نییە، چما شەخصیەت بە جل پۆشینە. لە خۆشیان خەریک بووم بە ئاسماندا دەفڕیم. سەباحەتی من دڵی بە دوا مۆدێل و ئەم جۆرەشتانەوە نەبوو. دەیگوت بۆچی خەڵک خۆیان سادە نیشان نادەن؟ بۆ چماژن بوو کە شوشەن سوار و سوورا و سپیاو دەکەن؟ لەم قسە ڕاست و دروستانەی ئەو سەرم سوور مابوو. خۆڕقیشی لە زێڕ و زی و بازنە و گوارە دەبووە. دەیگوت چما من هندیم ئەو جۆرەشتانە بەگەردن و گۆمەوە هەڵواسم. زۆر لە بەختی خۆم ڕازی بووم و لە بەرخۆمەوە دەمگوت چەند ساڵ وەستام، بەڵام دوای یەکەی نێچیرێکی باشم دەستکەوت. ڕۆژێک پێکەوە چوو بووین لە شەقام بسوڕێنەوە. گوتم لایەنی کەم با جووتێک گۆرەی نایلۆن بۆ خانم بکڕم. دیسان بەرپەرسی دامەوە و گوتی گۆرێم بۆ چییە؟ دوو جووتم وا لە ماڵێەوە هەیە. ئاخر ژنیشکە، دوو جووت گۆریە چییە؟ من کە پیاویشم 8 جووت گۆریەم هەیە. گوتم خۆشەویستەکەم، ئەم پێ جوانانەت هەیە، حەیفە گۆریەی وا ئەستور و ڕەش لە پێکەی. لێم گەڕێ با جووتێک لەم گۆریە ناسکانت بۆ بکڕم. سەرنجام بە 1000 تکاو پاڕانەوە ڕازیم کرد و دوو جووت گۆریەی زۆر باش مارکەی کریستیان دیۆرم بۆ کڕی. ئەوەندە سوپاسی کردم لە شەرمان هەموو گیانم بوو بە ئارق. لە خۆشحاڵی ئەو منیش تەواو خۆشحاڵ بووم. 2 مانگ بەسەر ئەم مەسەلەیەدا ڕەت بوو. ئەم گۆریانەی بۆم کڕی بوون لە پێی نەکرد. ڕۆژێک گوتم سەباحەت گیان، بۆ گۆریە تازەکانت لە پێ ناکەی؟ لە پێی دەکەم. هیچی تری نەگوت و بێدەنگ بوو. تکای زۆرم لێ کرد کە هۆیەکەی بڵێ بە شەرمەوە جوابی دامەوە. ئاخر ئەم گۆریانە لەگەڵ پێڵاوەکانی کۆنم ناگونجێن. بۆ زووتر واد نەگوت تا پێڵاوت بۆ بکڕم؟ هەرچەندی گوتی نامەوێ و وابێ و واچووک گوێم نەدایە. هەر هەمان ڕۆژ بردنە بازاڕ و لە باشترین کۆگای شاردا گرانترین پێڵاوم بۆ کڕی. ڕۆژێک چووینە سەردانی دۆستێکمان، پێڵاو و گۆریە تازەکانی لە پێ کرد، بەڵام هەر بۆ بەیانی لە ناو سندووقێکی دانان و دەرگاشی لێداخستم. هۆیەکەیم لێ پرسی، زۆر بە شەرمەوە جوابی دامەوە. ئاخر جلەکانم لەگەڵ گۆریە و پێڵاوم ناگونجێن. ژن دەبێ سەر و باڵایی لەگەڵ یەک ڕێک بێ. ئەها تێگەیشتم، ڕاست دەکەی.
هەر هەمان ڕۆژ دەستەجلێکم لە باشترین زۆری قوماش بۆ کڕی، بەڵام کە دیم سەباحەت دیسان جل و پێڵاوەکانی لەبەر ناکات. پرسییم بۆ لەبەریان ناکەی؟ خۆشەویستەکەم لەگەڵ ئەو بلوزە کۆنە ناگونجێن. چووم دوو بلوزی باشیشم بۆ کڕی. ئەم جاریان داوای سەرپۆشی کرد. سەرپۆشیشم بۆ کڕی. دیتم جلەکانی ژێرەوەی ناڕێکن، ئەوانیشم تەواو کردم. تەنانەت ئەو شتانەی کە تا ئەو کات من نەمدی بوون و ژنانە بوون ئەوانیشم کڕین. ئیتر کەم و کوڕی نەما، بەڵام پێت وایە کارەکە تەواو بوو؟ ناگیانەکەم، هەتا هەموو کەم و کوڕیەکانم بۆ کڕی. گۆریەکانی 5-6 مانگ پێشتری کۆن بوون و کراسەکەش مۆدێلی نەما. دووبارە سەر لە نوێ لە سەرەتاوە دەستمان پێ کرد بە کڕینی کەم و کوڕیەکانی. ئەم بەرنامەیە بەردەوام بوو. سەباحەت خانم خۆی پێوە گرت. شەوێکیان سەباحەت زۆر کز و غەمگین بوو کە هۆیەکەیم لێ پرسی. گوتی خۆشەویستەکەم، خۆ من زۆرم لێ نەکردووی، تۆ خۆت حەز دەکەی من ڕێک و جوان بم. پرسییم چیت پێویستە؟ پرچم لە جلەکانم ناوەشێتەوە. خۆ پرت جل و بەرگ و پێڵاو نییە تا بچین لە بازاڕ بیکڕین. ڕاستە ناکڕێ، بەڵام شوێنی تایبەتی هەیە سەر و قژ ڕێک دەخەن. کە دیم حەقیەتی ئەم جۆرە جل و بەرگ پۆشینە تیف و سۆرا و سپیا و کرێم و پۆدرە و گوڵاویشی پێویستە، بڕیار بوو هەفتەی جارێ بچێ قژی بخە. پاش ماوەیەک دیم سەباحەت دیسان داماوە. پرسییم ئازیزەکەم چ ڕووی داوە دیسان؟ بۆ ناڕەحەتی؟ گیانەکەم، خۆتۆ خۆت دەزانی کە من لەگەڵ ئەم جۆرە شتانە دۆست نیم، بەڵام لە بەرخاتری تۆ ئەم کارانە دەکەم. دەباشە ئێستا بڵێ بزانم چیت کەمە. شکر بۆ خوا لە هیچم کەم نییە، بەڵام تۆ خۆت بیر بکەوە. ئەم کەل و پەلانەی ماڵەوەمان چەند کۆن و قەدیمن، ئەسڵەن لە ئێمە ناوەشێنەوە. ئێستا ئێوە بڵێن ئەو حەقی نییە وا بڵێ؟ خۆگۆڕینی کەلوپەلی ماڵەوەش کارێکی ئاسان نییە، بەڵام چارەیەکم نەبوو دەمیست ژنەکەم چاوی هەر لە دەستی مێردەکەی خۆی بێ و داخ لە ژیانی خەڵکی تر هەڵنەکێشێ. جارێ قەنەفەکانم گۆڕی، دواییش پەردەی نوێم کڕین، مێزی خواردن و کورسی نوێشم کڕین. بە کورتی ماڵەکەمان بوو بە ماڵێکی تر. سەباحەت لە ماڵی باوکی ڕادیۆشی نەدی بوو، ئێستا دڵی تەلەڤیزیۆن دەخوازێت و شەوانە تەماشای بکە. بە هەر جۆرێکی بوو تەلەڤیزیۆنێکیشم بە قەرزی سەرمانگان کڕی. ماوەیەک ڕابرد دیم سەباحەت هەر ترش و تاڵە. پرسییم چی بووە دیسان؟ بۆ ناڕەحەتی؟ زوو جوابی نەدامەوە، بەڵام دوایی کە زۆرم لێ کرد گوتی ئەم خانووە قەدیم و کۆنە کارە لە ئێمە ناوەشێتەوە، ئەم گەڕەکەش زۆر پیسە. چووم لە شەقامەکانی لای سەرەوەی شار کۆشکێکی جوانم بەکرێگرت. ئێستا کەلوپەلەکانمان لەگەڵ ئەم خانووە نوێیە نەدەگونجان. دوایەش بۆ جاری دووەم کەلوپەلەکانمان لەگەڵ مۆدێلی خانوە تازەکەمان ڕێک پێکردنەوە. بەڵام هەرچەندی ژیانمان نوێتر دەبووە، پەیوەندی و خۆشەویستیمان لەگەڵ یەکتر کۆنتر دەبوو. نەمدەزانی بۆ پەیوەندی نێوان من و سەباحەت وردە وردە کەم دەبێتەوە. شکر بۆ خوا منیش هەر بەرز دەبوومەوە و مانگانەکەشم زیاتر دەبوو. ئەگەرنا لەبەر ئەو زیادە خەرجی کە دەمان کرد زیندان بوونم مسۆگەر بوو. لە نێو خانووی نوێ و هاوسەیانی تازەدا سەباحەت تکای لێ کردم ناوی بگۆڕم و بە سابیش بانگی بکەم. دەیگوت سەباحەت ناوێکی کۆنە و هی هەژارانە. پاش 2-3 مانگان دیسان سەباحەت نێوچاوانی تێکناوە و پرسییم سابیش گیان ئەم جارە بۆ ناڕەحەتی؟ سابیش هەروەکو جاران لە ڕووینەهات زوو قسە بکات، بەڵام لە لابەلای قسەکانی گەیشتم کە ئۆتۆمبیلی دەوێت.
باخوا بڵێم حەقیش بوو. لەو کۆشکە 16 قاتەدا جگە لە ئێمە ماڵەکانی تر هەموو ئۆتۆمبیلیان هەبوو. پیاویان نابێ بێتە ئەم ناوە، ئەگەر هاتیش دەبێ ئۆتۆمۆبیلی هەبێ. خۆزیار ڕۆژی یەکەم دەستم بشکابا و ئەم جووتە گۆریە ئاوریشمیم بۆ نەکڕیبا تا کار نەگەیشت باە ئەم ڕادێ. بەڵام تازە کار لە کار ترازا بوو. کەمێکم پاشەکەوت هەبوو، هێندێکیشم لە سندوقی دائیرە بەقەر دووەرگرت و ئۆتۆمبیلێشم بۆ کڕی، جووتێک دەستکێش و چاویلکەیەکی ئەوروپی و هێندێ وردەواڵەشم بۆ کڕی بۆ ئەوەی کاتێ لە پشت سوکانەوە دادەنیشێ هیچ کەم و کوڕیەکی نەبێ. ئێستا سابیش قسەی لەگەڵ نەدەکرا. لە هەموو ڕێکپۆش و ناسک و نازدارەکان پلەیەکیش لەسەرەوەتر بوو. ڕۆژێک مەلەوانی، ڕۆژێک سەرچاکردن، هەفتەی 4 جاریش چوونە سینەمای ئەو بێ پشودان بوو. ئیتر بە کڕینی جلوبەرگ و کۆشک و کەلوپەلی ماڵەوە دڵی دانەدەکەوت. هەفتەی 2 جارانیش 500 لیرەی دەبردە قومارخانەکان و دەیدۆڕاند. ئەو کچەی کە لە ماڵی باوکی جگە لە ئاو تامی هیچ شتێکی تری نەکرد بوو، ئێستا وێسکی دەخواتەوە و وینستۆنیش دەکێشێ. هەموو یاریەکی قوماریش وەک ئاو خواردنەوە بوو لای ئەو. نەمدەزانی ئەم کارە دواییەکەی بەکوێ دەگا. خەتای خۆم بوو کە دەمیز ژنەکەم هەر چاوی هەر لە دەستی مێردەکەی بێ و داخ لە ژیانی خەڵک هەڵنەکێشێ. وای لێ هاتە بوو شەو ڕۆژ هەر تووڕە و ناڕازی بوو. هەر کارێکی دەمکرد بە دڵی نەبوو، هەر دەیگوت دەبێ هەموو شتێکی ئادەمیزاد لەگەڵ خۆی بگونجێ. لە سەرەتادا نەمدەزانی بەبەستی چییە، چونکە لە هیچی کەم نەبوو. خان و ژیان کەلوپەل، ئۆتۆمۆبیل، دۆست و ئاشنا، هاوسەیە یان ڕابواردن، میوانداری. پاش ماوەیەک ئەم مەتەڵەم هەڵێنا و زانیم ئەو شتەی کە لە ژیانی سابیشخاندا کۆن بوو. هەر خۆم بووم. ئەو هەوای دڵداریەکی تەڕ و تازەی لەسەردا بوو. هەرچەندی خۆم لێگێل کرد، هەرچەندی دەستە و دامێنی بووم بێسوود بوو. تا کار گەیشتە دادگای پاراستنی خاوخێزان. خۆ بە زۆریش نابێ پیا و ژن ڕاگرێ. ناچار بووم تەلاقی بدەم. بەڵام بۆ چما بە تەلاقدانیش کار تەواو بوو. خان و کەلوپەل و ئۆتۆمبیل و هەرچی کە هەم بوو بردی. تەنیا ئەم ناوەی عاسم گۆریەی بۆ بەجێ هێشتم کە هەر ڕۆژەی 100 جار لە دەستی دۆست و برادرانی دەبیستم و هەموو لە دواوە گاڵتەم پێدەکەم. ئەدی ڕۆڵە من هەر دەمگوت ژنم هەرچی دەخوازێ با بخوازێ، چی دەوێ با بیەوێ. وەختێ هۆشم هاتەوە بەر و دیتم ئیتر منیشی ناوێ. بەڵێ یەک جووت گۆریەی نایلۆن بووە هۆی تێکدانی ژیانمان. چیرۆکی سێم لە بەرخاتری چی مێردت پێکردم. یەکێ لە دۆستانم کە پارێزەر بوو زۆرم ڕێز دەگرت و لە قاتی پێنجەمی یەکێ لە خانۆ بەرزەکانی باکووری شار دەژیا. لە هەیوانی بەرخانوەکەی ئەودا تەواوی دیمەنی دەریا و کوێستانەکانی دەوروپشت دەبینران. بە تایبەت شەوانە چرای کەشتیەکان لە ڕووی دەریادا جوانیەکی تایبەتی خۆیان هەبوو. کاتێ تیشکی چرای کەشتیەکانیش لە دەریادا دەبریسکانەوە دیمەنێکی هێند قەشەنگیان پێکدەهێنا کە قەت بنیادەم لە تەماشای تێر نەدەبوو. ئەوی لە دیار ئەو دیمەنە بوایە تەواوی ماندووی کارەکانی ڕۆژی لە یاد دەچووە. مانای ژیان تێدەگەی و خۆشی ژیانی کورتی دوو ڕۆژەیی دەچێشت. ئەو دۆستەم بێژن بوو. هەرچەندە خان و ژیانێکی ڕێکیشی پێکێنا بوو، دەرامەتێکی باشیشی هەبوو، بەڵام دەژێرباری ژنەوە نەدەچوو. جارجار ئامۆژگاریم دەکرد و لێم دەپرسی بۆ ژن نایەنی. دۆستەکەم وەڵامی تەواوی پرسیارەکەمی نەدەدایەوە و شەوێکیان کە لە بەرهەیوانی خانوەکەی دانیشت بووین و سەیری دیمەنی جوانی دەریامان دەکرد و گوێمان لە دەنگەدەنگی ڕاوچی و فیکەی کەشتیەکان گرت بوو. ئەم جارەشیان باسی ژنهێنانی ئەوم هێنایە گۆڕێ و پرسییم براگیان بۆ ژن نایەنی؟ حەیفە بەو ژیانە خۆشەوە کە هەتە بەتەنیا بژی.
دۆستەکەم بە داماوی سەیرێکی کردم وەک کەسێک کە بیەوێ مەتەڵێکی گران هەڵێنێ ماوەیەک کەوتە بیرکردنەوە. دوایی بە وشەی ڕێک و لەسەرخۆ وەڵامی دامەوە. خۆشم زۆرم پێخۆشە ژن بێن، بەڵام هەیوانی ئەو خانووە هێندە جوانە نازانم کچەی کە ئامادەیە مێرد بە من بکات لەبەر خاتری من دەڵێ بەڵێ یان لەبەر خاتری ژیانی نێو ئەم خانووە ڕازاوە و دانیشتنی بەر ئەم هەیوانە. بەڵێ دۆستی خۆشەویستم، ئەگەر دڵنیا بم کە ژنی ئایندەم فری و خواردوو نییە و چاوی لە خانوو سامانی من نییە، ماڵ و سامانی من چاوی ئەوی هەڵ نەفریوان دەبێ، بە دڵ و گیان ئامادەم زەماوەندی لەگەڵ بکەم. بەڵام بەڕاستی دەترسێم لە بەرسامانەکەم زەماوەند قبول بکا و گەرهات و ڕۆژێکیش ئەو ژیانە خۆشە نەمێنێ، ئەویش هەمان کەسی ڕۆژی یەکەم چۆن بووە و نەمێنێ. قسەی دۆستەکەم هێند ڕاست و ڕوون و بەهێمنی بوو کە نەم دەتوانی وەڵامی بدەمەوە و ناچار بێدەنگ بوو. ماوەیەکی زۆر بەسەر ئەو ڕۆژگارەدا ڕابورد. لەو ماوەیەدا گۆڕانی زۆر بەسەر ژیانی ئێمەدا هات. کاری دۆستەکەم ڕەواجی جارانی نەما و ناچار بوو خانووە ڕازاوەکەی بفرۆشێ و ئەو خانووە ڕازاوە بە هەیوانی جوانەوە بەجێ بهێڵێ و بگواسێتەوە بۆ خانوویەکی چکۆڵە و هێندەشی تیشک پێنە دەکەوت کە بە تەواوی ڕووناکی کاتەوە. لەبەر خۆمەوە گوتم ئەگەر ئەو ڕۆژەی دۆستەکەم خانووی ڕازاوە و هەیوانی ڕوو لە دەریای هەبوو ژنی هێنابە، ئایا ئێستا ژنەکەی ئامادە دەبوو لە خانووەکە جیاب بێتەوە؟ ماوەیەک لەمەوبەر لە ئەزمیر ڕووداوێکم بەرچاو کەوت. قسەی ئەو شەوەی دۆستە پارێزەرەکەمم هاتەوە یاد. ژنێک لە دادگا شکایەتی کردبوو داوای تەلاقی لە مێردەکەی دەکرد. کاتێ حاکم هۆی شکایەتکردنەکەی لێپرسی، ژنە زۆر بە خوێنساردی و لەسەرخۆ گوتی مێردم دەرامەتی هێن نییە و بتوانێ خەرجی ژیانی من بدات و وا بزانم لەو جیابمەوە باشترە. مێردی ئەو خانمە لاوچاکێک بوو لە وەڵامی پرسیاری حاکمدا گوتی ژنەکەمم زۆر خۆش دەوێ، بۆ خاتری خوا ئێوە ژنەکەم ڕازیکەن و بادچاو لە شکایەتەکەی بپۆشێ. منیش هەوڵ دەدەم کارێکی ئابڕوودار پەیداکەم و ژیانی ئەو دابین بکەم. ئەو لاوچاکە زۆری تکا کرد و پاڕایەوە دەستە و دامێنی ژنەکەی ببوو تکای لێ دەکرد بگەڕێتەوە ماڵ، بەڵام بێسوود بوو. لە نێو تەماشاچیەکاندا پیاوێکی ئەمریکایی زۆری دڵبە و جوامێرە سوتا و لە شوێنی خۆی هەڵساوە و ڕایگەیاند کە ئامادەیە مێردەکەی ئەو لە کاردا بمەزرێنێ مانگی بە 500 لیرە و پارەی مانگێکیش پێشەکی بە ناوی یارمەتی بدات. ژنە یەکسەر لە شکایەتەکەی خۆش بوو، دەست لە ناو دوو دەست زۆر بە خۆشحاڵیشەوە گەڕانەوە ماڵ. ئێستا تۆ دەڵێی چی؟ ئایا ئەو ژنە شووی بە مێردەکەی خۆی کردووە یان بە 500 لیرەی مانگانەکەی؟ ئەگەر هێشتا لە شکدان سەیری دەوروپشتی خۆتان بکەن، ژیانی دۆستان و زەماوەندی کچووکوڕانی خزمانی خۆتان بێننەوە بەرچاو. جا فەرموون تا بۆتان دەرکەوێ هەندێکیان بە 500 لیرە، زۆریشیان بە 5000 لیرە و کەسانی واش هەن بە 500,000 لیرە زەماوەند دەکەن. لەوانەش بەدبەختتر ئەو کەسانن کە بە ئاواتی وەدەسێنانی میراتن و یا ئاواتی بەرزبوونەوەی پلەپایە یان ژن دەهێنن. دۆستە پارێزەرەکەم دەیگوت نازانم ئەو کچەی ئامادە دەبێ مێردم پێ بکا بەڕاستی مێرد بە من دەکا یا مێرد بەو خانووە ڕازاوە و دانیشتنی بەر ئەو هەیوانە دەکا. ئایا دۆستەکەم حەقی نەبوو ئەو قسەیە بکا؟ وا نەزانن تەنها ژن بەو جۆرە بیر دەکەنەوە، نەخێر. زۆر لە پیاوانیشان کە زەماوەند لەگەڵ ژنەکانیان ناکەن، بەڵکو زەماوەند لەگەڵ ماڵ و سامانی باوکی ئەوان دەکەن. ئەگەر ژن و مێردان ڕاست و دروستە و پرسیارە وەڵام بدەنەوە کە
تۆ زەماوەندت لەگەڵ چ شتێکی من کرد ڕاست و ڕەوان هی بن بەڕێ دێتە سەر بەڕێ و مارەی لە کۆمەڵدا هەڵدەوەشێتەوە. چیرۆکی چوارەم شەوی جەژنی ئەمساڵ. ڕۆژێکی مابوو بۆ جەژن، لە ماڵەوەش هیچمان نەبوو کە دیم نەدەکرا لە شەوی جەژنیشدا نانی بەوشکی دەرخواردی ژن و مناڵەکانم بدەم و کڵاویان بنێمە سەر. بڕیارمدا پاڵتۆکەم کە بە شتێکی زیادەم دەزانی و ڕادیۆیەکی کۆنیش کە زۆر بەکارمان نەدەهات بیان فرۆشم بۆ کەرەسەی شەوی جەژن. بە پێ بۆ بازاڕی کۆنەفرۆشان چوون. کۆنەفرۆش پاش ئەوەی چەند جارێ سەیری سەروبەری پاڵتۆکەی کرد و گوتی: 20 لیرە زیاتر ناکە، بەڵام لە بەرخاتری تۆ دەڵێی چی 22 لیرە و نیوت بدەمێ. نە زیاتری دەکرد و نەهێندەشم ماوە هەبوو کە سەر بە شوێنی تردا بگرم. دەبوایە هەرچۆنێکیش بێ بۆ شەوی جەژن کە چەند سەعاتێکی زیاتر نەما بوو پارە و پولێک پەیدا بکەم. بە ئیشارەی سەر گوتم: بێنە. کۆنەفرۆش گوتی: 7 لیرە و نیوم بدێ تا 30 دانە ئەسکەناسی دەلیرەیت بدەمێ. بەو قسەی پێکەنینم هات لە دڵی خۆمدا گوتم: کوڕی چاک، ئەگەر 7 لیرە و نیوم پارە هەبێ ئاخر بۆ پاڵتۆم دەفرۆشم. 22 لیرە و نیوم لە کۆنەفرۆش وەرگرت و لە دوکانەکەوە دەرکەوتم. بەبێ پاڵتۆ هەستم بە دڵتەنگی دەکرد، بەڵام بەخۆم دڵی خۆم دەدایەوە: کاکی خۆم، تۆ پاڵتۆت بۆ چییە؟ بۆ کاتێک کە پاڵتۆت هەبوو توانیت بۆ خۆت کارێ پەیدا بکەی؟ کە پاڵتۆت هەبوو توانیت قەرزی قەساب و بەقاڵ و نانەوە لە هەموو شتێک گرنگتر کرێی خانۆکەت بدەیت؟ بۆ کە پاڵتۆت هەبوو بارت سووک بوو؟ بۆچی پیاو لە خۆڕاباری خۆی گران بکە؟ یانی چی پیاو پاڵتۆی لەبەردا بێ و پارەشی نەبێ؟ ئێستا ئەگەر پاڵتۆشم نەبێ لایەنی کەم خۆ چەند لیرەیەکم لە گیرفاندایە. لە ناوەڕاستی بازاردا عەرەبانەچیەکم بەرچاو کەوت، پرتەقاڵی لێبار کرابوو و پرتەقاڵ فرۆشەکە بە دەنگێکی بەرز بانگی کڕیارەکانی دەکرد. یەکسەر تروسکەیەکی هیوام لە دڵدا پەیدا بوو لە بەرخۆمەوە گوتم: ئێستا کە لە کارگەکان کاردەست ناکەوێ بۆ بەخۆم نەبمە ئاغای خۆم. بۆ کاسبی سەربەخۆ چ عیبێکی هەیە؟ ئەگەر هەر کارتۆنە پرتەقاڵێ 10 لیرەی قازانج بێ و بتوانم ڕۆژی 4-5 کارتۆن پرتەقاڵ بفرۆشم، 30 لیرەم پێدەبڕێ. ڕۆژی 30 لیرە پارەیەکی کەم نییە. خوا بە زیادی کا لە بەیانی ڕا کە جەژنە دەست بە پرتەقاڵ فرۆشی دەکەم. لە جیانی خۆشی ئەو خەیاڵانەدا بووم و لە دوکانی ڕادیۆفرۆشیش وەژوور کەوتم. ڕادیۆفرۆش دوای ئەوەی ماوەیەک ڕادیۆکەی هەڵگێڕ و وەرگێڕ کرد و گوتی: زۆری کار کردووە. بەڵێ، زەمانێک کە سەربەخۆ کار دەکا. ڕادیۆفرۆش دووبارە بەوردی ڕادیۆکەی پشکنی و گوتی: 2 مەوجی خراپ بووە. تەنها ئەو مەوجەی کە دەنگی وڵاتی خۆمان وەردەگرێت تەواوە. گوتم: بەڵێ، چونکە پێویست ناکا گوێ لە قسەی بێگانە ڕاگرین. دەترسین نەبادا چاوگوێمان بکرێنەوە، بۆیە تەنها گوێ لە داواکاریەکانی خۆمان و دەنگ و باسی ناوخۆ دەگرین. پاش حەوتووە شتێکی زۆر ڕێکەوتین. ڕادیۆفرۆش گوتی: 25 لیرەم بدێ تا 1 ئەسکەناس 100 لیرەیت بدەمێ. ئەم جارش پێکەنین گرتمی، چونکە من تەنیا 22 لیرە و نیوم هەبوو. هەرکە پارەم لە ڕادیۆفرۆش وەرگرت و لە دوکانەکەی وە دەرکەوتم. ئەگەر چی بە فرۆشتنی ڕادیۆکە کەمێ دڵگیر ببووم و ئەو تاقەشتەی کە خوم پێوەگرت بوو شەوانە دڵی خۆش دەکردم لە دەستم چوو بوو، بەڵام بە خەیاڵی ئەوەی کە 100 لیرەم هەیە و بەو پارەیە دەتوانم کاسبی بکەم و خەرجی ماڵەوەم پەیدا بکەم هەستم بە خۆشی دەکرد.
خۆگەر ژن و ناڵەکانیشم بە فرۆشتنی ڕادیۆ هەستیان بە دڵتەنگی کرد ئەوە هەفتەی 2-3 شەو بەخۆم گۆرانیان بۆ دەڵێ. وەک بازرگانێک کە قازانجێکی زۆری لە پرتەقاڵ پێ بڕابێ چوومە نێو خەڵکی کوچە و بازار بە خێرایی بەرەو ماڵەوە دەچووم تا بۆ شەوی جەژن کەرەستە سازکەم و لایەنی کەم هیچ نەبێ با ساڵی جارێک زگم تێرکەم و شەرمەزاری نەبم. باران دەستی پێکرد بەڵام من وەک کەسانی دەوڵەمەند کە ئاور وەسەر هیچ نادەنەوە و مەستی بادەی سەرکەوتنن هێدی درێژایی جادەم دەپێوە. لەو کاتەدا چاوم بە یەکێ لە خاوەن قەرزەکانم کەوت خێرا بەرەو لای من دەهات یەکسەر سرم بردە ناو یەخەی کورتەکەکەمەوە و لەرز گرتمی. خوا کردی دۆستە خاوەن قەرزەکەم منی نەدی و تیژ لە تەنیشتمەوە ڕەت بوو. منیش دووبارە سرم لە یەخەی کورتەکەکەم هێنایەوە دەرێ و وەک بازرگان باش پرتەقاڵ دەستم بە خۆبادان کرد. ئەگەرچی هەموو ڕۆژێکیش بەو شەقامەدا ڕەت دەبووم بەڵام ئیمڕۆ شەقام و بازار لە بەرچاوم تازە و جوانتر دەبوون. بە تایبەت دوکانەکان لە بەرجەژن و چرای زۆریان هەڵکرده بوو سەراسەری بازار ببوو بە چراخان و هەر هەموو شوێنێک سەرنج ڕاکێش بوو. جاری یەکەمم بوو بەر لە ئاوابوونی ڕۆژ بچمەوە ماڵ بێەوەی گوێبدەمە بەقاڵ و عەتار و نانەوە کە هەر یەکێ لەوانە هەندێکی قەرز بەسەرمەوە بوو. چوومە نێو کۆڵانەکەمان لەمە دووە من نەکەر قەرزاری ئەوان نیم بەڵکو دەبێ منەتیشیان بەسەرەوە بکەم. لە بەیانی ڕا کە جەژنە دەست بە پرتەقاڵ فرۆشی دەکەم هەموو ڕۆژێ بە پارەی کاشی کڕین و فرۆشیان لەگەڵ دەکەم. ئەگەر کاتێکیش پێویستیان بوو پارەیان بە قەرز دەدەمێ. بەر لە هەموو شتێت چوومە بەردەم بەقاڵی گەڕەکەکەمان و بێ ئەوەی سەڵاوی لێ بکەم پرسیم قەرزەکەمان چەندە؟ بەقاڵباش کە لە ڕەفتار و شێوەی قسەکردنەکەم سەری سوورما بوو بە سەبرۆکە گوتی 5 لیرە و نیوە گیانەکەم. 100 لیرەی یەکەم بۆ لای ئەو ڕاداشت و گوتم وەرە قەرزەکەت بەرە و ماوەکەشم بدەرەوە. ئەوەش بزانە ها ئەوەی تۆ بیری لێ دەکەیتەوە ئێمە لەوان نین. ئەگەر ویست بامان ماڵی خەڵک بخۆین ئێستا ملیۆنێر دەبووین. تکات لێ دەکەم حیسابەکەشمان ڕەش بکەوە و لەمە و دواش بۆ شتێکم پاشملە ورتە ورتێ مەکە. ماوەی 100 لیرەم لە بەقاڵ وەرگرتەوە و بۆ لای دوکانی نانەوە چووم تا قەرزەکەی ئەویش بدەمەوە. بەڵام کاتێ دەستم دەگیرفانم ڕاکرد ئاوێ بێنە و دەستان بشۆ. ماوەی 100 لیرەکە نەمابوو. نازانم کام شیرپاچێک لە نێوان دوکانی بەقاڵ و نانەوادا گیرفانی بڕی بووم. هەر بەغار چوومەوە ماڵ وەکو جاران ژن و دوو مناڵەکەم لە سوچێکدا کز داما بوون. ژنەکەم دی من وازوو هاتوومەوە ماڵ لە شوێنی خۆی ڕاپەڕی و بۆ لام هات بەڵام من وەک شێتێکی ترسا و بە ژنەکە من گوت بچۆ پەردەکە داخەجارێ تا خاوەن قەرزەکانم نەزان لە ماڵەوەم و دواییش نامەوێ بەو شەوەی جەژن چاوم بە چاوی مناڵەکانم بکەوێ. بەڕاستی شەرمەزارم کە ناتوانم هەتا ساڵی جارێکیش خواردنی گەرمیان بدەمێت. چیرۆکی پێنجەم بە ناوی کاتێ کە خەڵک حەقیانە تەماشاکەن. دوو کەس لەسەر شۆستەی شەقامی بیئۆغڵ و وەستا بوون پەنجەرەی قاتی سێمی کۆشکێکیان بە یەکتر نیشان دەدا و قسەشیان دەکرد. بەخوا خۆیەتی چاوەکانی من قەتم درۆ لەگەڵ ناکەن. وەڵا ڕاست دەکەیت.
بەسەری تۆ منیش بەم چاوانەی خۆم دیتم. دووسێ ڕێبواری تریش کە چاویان بەم دوانەکەوت لە تەنیشتیان وەستان، ئەوانیش لە پەنجەرەی قاتی سێم ڕامان و دەستیان بە قسە کرد. دیتت خۆیەتی؟ بەڵام ئەوە لەوێ چ دەکا؟ دەیەوێ سەری لە لەشی جیا بکاتەوە. ئەو ژن و مێردەی کە لەوێ ڕەت دەبوون ئەوانیش وەستان، ژن و مێردەی کە لەوێ ڕەت دەبوون ئەوانیش وەستان. ژنە ڕووی لە مێردەکەی کرد و پرسی: دیتت؟ پێت خۆش نییە؟ چۆن پێم خۆش نییە؟ هەر داهات و خەڵک زیاد دەبوون. لەو کاتەی خەڵکەکە سەریان بەرز کرد بووە و چاویان لە پەنجەرەی قاتی سێم بڕی بوو، هەموو قسەشیان پێکەوە دەکرد. نەفەرێک کە سواری پاس ببوو سەری لە پەنجەرەی پاسەکە هێنایە دەرێ و لە نێو ئەو خەڵکە ناسیاوێکی خۆی دۆزیە و لێی پرسی: کاک ڕەجەب، ئەرێوە چ باسە؟ کاک ڕەجەب پەنجەرەی قاتی سێیەمی کۆشکەکەی نیشاندا و گوتی: تەماشای ئەوێ بکە، تێدەگەی. تێگەیشتم. قەرەباڵغی خەڵکی بووە هۆی ڕێگیران و هەرچەند عارەبانە و ئۆتۆمبیلی هەردوو سەری شەقامەکە وەستا بوون، پۆلیسەکانی ڕێ دەسەڵاتی هیچیان هەر هاواریان دەکرد. کاکە تکاتان لێ دەکەم، پەرت بن. ڕێگا بەردەم. چەند کەسێک بە قسەی پۆلیسەکان بەڕێکەوتن، بەڵام ئەوانی تر هەرگوێیان نەدایێ، هەر خەریکی تەماشاکردنی پەنجەرەی قاتی سێیەم بوون و حەوت و هەشتیان بوو. بەڕاستی سەیرە، ئەوە دەبێ بۆ هێندەی پێ بچێ. ئەوە دەیەوێت چ بکە؟ دەیەوێ پێستەی خۆی داکەنێ. پۆلیسەکان بەردەوام هەر خەریکی پاڕانەوە بوون لە خەڵک و تکایان لێ دەکردن کە ڕێگا بردەن تا ئۆتۆمۆبیلەکان تێپەڕن. بەڵام کەس گوێی لە پۆلیسەکان نەدەگرت و تا دەهات خەڵک زیاتر دەبوون، پۆلیسەکانیش ناچار بوون خۆیان گف بکەنەوە و زیاتر هەڕەشە بکەن. کوڕە لەگەڵ ئێوەمانە، هەر ئێستا دەبێ بڵاوە بکەن. نەخێر، ئەم هەڕەشەیەش کاری نەکرد، تەنیا خەڵکەکە لە شۆستەی ئەو بەرەوە چوونە شۆستەی ئەو بەر. ئەو ئەفسەرەی کە لەوێ بوو یەکێ لە پۆلیسە گەڕۆکەکانی بۆ مەرکەز نارد تا هەندێک پۆلیسی تریان بە هاوارەوە بێت. پاش چەند دەقەیەک لەبەر قەرەباڵغی خەڵک دەستور نەما و بووە بەڕەڵایی و هاتوچۆ تێکاڵۆزە. پۆلیسی ڕێ فیکەی لێدەدا و لەسەر شۆفێرەکانی دەکرد کە لێخوڕن، بەڵام لە هەموو لایەک ڕێگایان لێگیرا بوو، نەیان دەتوانی جوڵە بکەن. خۆشۆفێرەکانیش پێیان خۆش بوو وا بوەستن و تەماشای پەنجەرەی قاتی سێیەم بکەن. مەئمورەکانی هەر فیکەفیکیان بوو هەڕەشەیان دەکرد. بۆ وەستاون؟ دەی بجوڵێن. شۆفێری پاسێک سەری لە پەنجەرەی تەنیشتی هێنایە دەرێ و گوتی: گەورم، بۆ کوێ بچم؟ چما بینی خەڵک پێشی ئۆتۆمبیلەکەیان گرتوون؟ ئەگەر یەکێ پان بکەمەوە کێ لەسرم بە جواب دێ؟ جەنابت لە جیاتی من دەچێ بەندیخانە. چەنەبازی مەکە، وەڕێکەوە، هەرچۆنێ بێ ڕەت بە. کابرایەک کە لەوێ وەستا بوو ئەفسەری پۆلیس لێی پرسی: کاکە گیان دەکرێ پێمان بڵێ مەسەلە چییە و تەماشای کوێ دەکەی؟ کابرا بەگاڵتەوە جوابی دایەوە: بۆ لە من دەپرسی؟ ئاخر جەنابت خەریکەوە تەماشای سەرەوە دەکەی. بۆیە پرسیم. بۆ چما من بە تەنیا تەماشا دەکەم، ئەم هەموو خەڵکەوە تەماشا دەکەن، منیش وەکەوان. قەیدی ناکە باوکم، تەماشا بکە، بەڵام تەنیا ئەوەندە بڵێ تەماشای چ دەکەی؟ تەماشایە و پەنجەرێ دەکەم. لەوێ چ باسە؟ سوزانم قوربان لە خەڵکی تر بپرسە. باشە جەنابت کە نازانی مەسەلە چییە، ئەدی بۆ وەستاوی؟ ئاخر وەستاوم تا بزانم مەسەلە چییە. تکاتان لێ دەکەم وە دوای کاری خۆتان کەون. کابرا چەند هەنگاوێک چووە پێشتر و دیسان وەستا و خەریکی تەماشا کردن بوو. قەرەباڵغی بەرەو زیاتر دەبوو،
زۆری پێنەچوو کە سەرانسەری شەقامی بیئۆغڵو و شەقامەکانی دەوروبەریشی گیران. نەفەرەکانی نێو پاسەکان بۆ تەماشاکردنی پەنجەرەی قاتی سێم تا نێوقەد لە پەنجەرەکان خۆیان هەڵکێشا بووە دەرەوە. مەئمورەکانی ڕێو پۆلیسەکانی مەرکەز کە زانیان فیکە فیکە و هەڕەشەیان بە خۆڕایە دەستیان بە پاڵدانی خەڵک کرد. بەڵام ئەم کارشیان سوودی نەبوو، خەڵکەکە ئامادە نەبوون بە هەر نرخێکی بێ لە شوێنی خۆیان بجوڵێن. فەرماندەی پۆلیس ئەفسەرێکی ڕەوانەی مەرکەز کرد بۆ هێنانی یارمەتی و گوتی: بڕۆ مەرکەز و بە ناوی من بە جەنابی سەرۆک بڵێ ئێرە زۆر خراپە و شەقامە سەرەکیەکانی شاری گیراون. با یەکسەر خەبەری دایرەی ئاگرکوژانەوە بدات و داوای ئۆتۆمۆبیلی ئاگرکوژانەوە بکات و با بێت ئاو بپشێنێ، بەڵکو بەڕشاندنی ئاو بتوانین ئەو خەڵکە پەردکەین. سەرچاو قوربان. دوای ناردنی ئەفسەریش جەنابی فەرماندە هەر پاڵی بە خەڵکەوە دەنا، بەڵام بەخۆ ڕابوو. دوای نیو سەعات دەنگی زریکەی ئۆتۆمۆبیلەکانی ئاگرکوژێنەوە دەبیستران، بەڵام لەبەر ئەوەی شەقامەکان گیرا بوون ئۆتۆمۆبیلەکان نەیان دەتوانی بێنە شوێنی ڕووداوەکە. ئۆتۆمۆبیلەکانی ئاگرکوژانەوە ناچار بوون بەسەر شۆستەکاندا لێخوڕن و بە هەر زەحمەتێکی بوو خۆیان گەیاندا شوێنەکە. لولە ئاوەکانیان کردەوە و ڕوویان لە خەڵک کرد. خەڵکەکە بەزینیان پێ باشتر بوو، هەر ئەوەندەی چاونوقانێک شەقامەکان چۆڵ بوون. تەنیا لاوێکی 17-18 ساڵەی شڕێو نەبێ کە دارتەلی کارەبایی تند لە باوەشگرت بوو بە سەرسەختی بەرگری دەکرد و ئامادە نەبوو شەقام چۆڵکە. فەرماندەی پۆلیس کە لە ڕقایەتی ئەوی دی خۆی گەیاندێ و بە ئەدەبەوە لێی پرسی: ڕۆڵە گیان دەکرێت پێم بڵێ ئەم بەرهەڵستێت لەبەر چییە؟ تەماشای چی دەکەی؟ کوڕە زۆر بەڕشتی جوابی دایەوە: چۆن چما ئێوە نازانن؟ چی بزانین؟ مەسەلەی مام موزەفەری؟ فەرماندەی پۆلیس کە تازە سەرداوێکی وەدەستکەوت بوو بەلاوانەوە پرسی: بابە گیان مام موزەفەر کێیە؟ چی کردووە؟ مام موزەفەر ئەوەی کە هەفتەیەک لەمەوبەر خەڵاتی یەکێ لە بانقەکانی بۆ دەرچوو، بۆیە ئیمڕۆ توانیەتی ماسیەکی جۆری دوودی بکڕێ و ئێستا وا لەم دی و پەنجەرەی قاتی سێیەم خەریکە پاکی دەکاتەوە بۆ جەمی ئێوارێ. فەرماندەی پۆلیس لەسەرخۆ سەری بادا و لەژێر لێوانەوە گوتی: ئاخر خەڵک حەقیانە وا بە زەوقەوە تەماشای مەسەلەی کەوکردنی ماسی بکەن. چیرۆکی شەشەم هەتا لێم نەدەن نابمە پیاو. پاسەکە تا نێو دەرگاشی پڕ ببوو. مام سەلمانیش بە ئاخ و ئۆف و ناڵەوە بە چ حاڵ تاوەسەر کەوت. کە سەیرت دەکرد لە تاپایەوە دیار بوو کابرا بە هەڵە سوار بووە. ئەم و سواربوونی پاسیان نەگوت بوو، دەبوایە سواری نەخۆش بەروێ. دەستی چەپی بە پەڕۆ بە گەردەنیەوە هەڵواسرا بوو، سەریشی پەڕۆی لێبەسترا بوو. ژێرچاوی ڕاستی ڕەش هەڵگەڕا بوو، چاوی چەپیشی سوور بوو. شاگردی شۆفێرەکە بنهەنگڵی گرت تا هەڵی کێشێتە سەرەوە قیڕاندی: ئاخ مردم لێم گەڕێ. بە هەر زەحمەتێکی بوو وەسەرکەوت. یەکێ لە ڕێبوارەکان کە ناسیاوی بوو هەستاوە کورسیەکەی خۆیدا بە ئەو. مام سەلمان بە ئاخ و ناڵینەوە دانیشت، وەک سەعات چۆن هەر چکەچکێتی ئەویش هەر خەریکی ئاخ ئۆف بوو. ئاخ مردم، خوا عەمرت درێژکە کاکە گیان کە جێی خۆت دامێ. ئەوەی جێی خۆی پێدا بوو پرسی: مام سەلمان خوا نەخواستەوە چی بووە؟ مام سەلمان بە زۆر پشتی کردەوە و سەیرێکی کابرای کرد. تازە ئەوی دەناسیەوە و گوتی: ئاخ ئۆف، کاک شەرافەتدین، ئەوە تۆی؟
کوڕە مردم هەر مەپرسە، ڕاستە ئەوە 3 مانگە لە ماڵەوە کەوتوون. نەخۆشیەکەت چییە؟ چاری نییە؟ دکتۆر چی دیار کردووە؟ نەخۆشی من لەوانە نییە بچمە لای دکتۆر، یاخوا دوژمنیشمان تووشی ئەو نەخۆشیە نەبێ، لە جیاتی نەخۆشخانە دەبێ بچمە شێتخانە. لێرەدا خەڵکی نێو پاسەکە هەموو بێدەنگ بوون و هەستیان لە مام سەلمان ڕاگرت. زۆریان پێخۆش بوو بزانن نەخۆشی ئەو کابرایەت چییە، کە دکتۆریش پێی چارە ناکرێ و دەبێ بچێتە شێتخانە. شەرەفوددین پرسی، ئاخر نەخۆشیەکەت چییە؟ ڕاستیەکەی ئەو نەخۆشیە زوو بڵاو دەبێتەوە. من لە کوڕەکەمم گرتەوە، ئەو کەسانەی لە دەوری مام سەلمان بوون بۆ پاش کشانەوە. دەترسان ئەو نەخۆشیە خۆشڕۆیە ئەوانیش بگرێتەوە. کوڕەکەت ئێستا لە نەخۆشخانەیە؟ نا، نەخۆشیەکەی ئەو زۆر ترسناکە، شێتخانەش ڕای ناگرێ. دەباسی بکە بزانمەوە چ نەخۆشیەکە. مام سەلمان ویستی کەمێ ڕاستتر دانیشێ، دەنگی ئاخ و داخی لێوە هات. ئۆی ئاخ ئامان، بەخوا کوڕەکەم لە جیاتی دەرس خوێندن و چوونە قوتابخانە هەر بە دوای یاری تۆپەوە بوو. 2 ساڵان لە پۆلی 8ەم مایەوە، 2 ساڵانیش لە پۆلی 10ەم دەرنەچوو. گێڕایەنەوە. ئاخ ئۆف، هەرچەندی دەمگوت ڕۆڵە گیانواز لەو تۆپانەیە بێنە، دەیگوت سمات دەکرێ بابە. ڕۆڵە گیان بەدبەخت دەبی لە نێو دەچی، بەڵام گوێی لەو قسانە نەدەگرت. هەر ڕۆژێ لە گرێوی تۆپانێ دەگەڕایەوە دەتگوت لە شەڕ هاتووەتەوە. هەموو وەختێک شوێنێکی لەشی بریندار بوو. شکر بۆ خوا پێی چەپیشکا و ئیتر نەیتوانی یاری بکە. وای مردم، ئێسقانەکانم خەریکن دەشکێن، بەڵام کوڕەکەم وازی لێ نەیەنا. ئێستا کە نەیدەتوانی یاری بکە دەچووە تەماشای یاریەکان. مام سەلمان کە پشووی سوار بوو بێدەنگ بوو. شەرەفەددین پرسی، جاخۆ ئەوە خراپ نییە؟ تەماشای یاری چ عیبێکی هەیە؟ ئای وای، بەڵێت چوونە تەماشای یاری عیبی نییە، بەڵام کوڕەکەی من هەر جارێ دەچووە تەماشای تۆپانێ هەفتەیەک لە نێوجێدا دەکەوت. لێم دەپرسی ڕۆڵە گیان بۆ دەنگن نووساوە؟ دەیگوت بابە زۆرم هاوار کردووە. جا ڕۆڵە گیان بۆ هێندە هاوار دەکەی؟ کوڕەکەم پێدەکەنی و سەری بۆ بادەدام. دەیگوت بابە دە تۆش جارێک وەرە تا بزانی بۆ هاوار دەکەم. ڕۆژێکیان لە یاری گەڕایەوە کە دیمسەری شکاوە و ژێرچاوەکانی ئاوساون. زۆر تووڕە بووم و پرسیم ئەوە چ وەزعێکە؟ زۆرم لێ کرد تا قسە بکە، بەڵام کوڕە جوابی نەدامەوە. ئێستا ئەوە گوتمان لە گۆڕەپانی یاریدا یاریکەرەکان بە لەقە لە یەکتر دەدەن و بە کەلەش سەروچاوی یەکتر جوان دەکەن. خۆ لە دەرەوەی گۆڕەپانەکە هیچ لە گۆڕێ نییە. کوڕەکەم پێکەنی، چۆن نییە؟ تەماشاچیەکان لەسەر یاریکەرەکان بەشەڕدێن یانی چی؟ تەماشاچیەکان چ حەقیان بەسەر یەکەوە هەیە؟ بابە خۆ بەدەست خۆمان نییە، تۆ ڕۆژێک وەرە تا لە نزیکەوە بیبینی. من هەر باوەڕم نەکرد هەتا ڕۆژێک بانگی مەرکەزیان کردم و کە چوومە مەرکەز دیم کوڕەکەم لەگەڵ تەماشاچیەکان تێک ئاڵاون و چاکیان یەکتر کوتاوەتەوە. فایلەکەیم پێچاوە و بردمەوە ماڵ. تانیوە شەو من و دایکی بە دیاریەوە دانیشتین و تەواوی لەشمان بە ئاوی گەرم خاو کردەوە. ئەوەندەی مست و لەقە لێ درابوو شوێنی ساختچیە لە لەشیدا نەمابوو. کە تاک بووەوە بە تکاو پاڕانەوە داوام لێ کرد کە ئیتر نەچێتە تەماشای یاری. دایکیشی گوتی ڕۆڵە گیان وا بزانم بە دوایی خۆت لەسەر ئەو تۆپانەیە دادەنی. بەڵام کوڕە دەژێر بارەوە نەچوو گوتی ئێوە ڕاست دەکەن، بەڵام من ناتوانم بە قسەتان بکەم. یانی چی؟ زۆرم پێسەیر بوو. ڕۆژێکیان گوتم دەبا بچم بزانم ئەو یاریە چیەکەوە لە قسەی دایک و باو گرنگترە. لەگەڵ کوڕەکەم ڕێککەوتین و پێکەوە چوینە تەماشای یاری تۆپی پێ. یاری دەستی پێکرد. من لە یاری سەر دەرناکەم، نە تیپەکانم دەناسی و نە لایەنگری کەسیش بووم. هەر کەسێ دەیبردەوە یان دەیدۆڕان من حەقم بەسەریانەوە نەبوو. تەنها کاتێ
تۆپ لە ژێر پێی یاریکەرەکان دەردەچوو من بۆ خۆم پێدەکەنیم و گاڵتەم پێدەکردن لە دواییدا تۆپێک بە شیشی گۆڵ کەوت و چووە نێو گۆڵەوە بەڵام گۆڵچی هەر بەپەلە تۆپەکەی گرت و تێی هەڵدایە دەرەوە. دەنگی هەراوهۆریایی خەڵکی لێک ڕابەرز بووەوە. هێندێک دەیانەڕان گۆڵ گۆڵ، هێندێک قامچیان بە نیشانەوە فاوڵ بۆ خەڵک هەڵدەشەقاند، نزیکەی 40-50 کەسێکیش کڵاویان هەڵدا نێو گۆڕەپانەکە. هێندێک سەمایان دەکرد، هێندێکیش لە ناوەڕاستی گۆڕەپانەکە لە داوەر کۆببوونەوە بە هەڵسوڕاندنی سەر و دەستیانەوە دیار بوو کە جوێنیان دەدا و هەڕەشەیان دەکرد. من کەسەرم لە هیچیش دەرنەدەچوو بەڵام زانیم ئەوە گۆڵ بوو. کەچی داوەر بە چاوەڕوویەکی قایمەوە بێشەرمانە بەرامبەر ئەو تیپەی کە گۆڵیان کردبوو وەستا و گوتی گۆڵ نەبوو. لایەنگرانی ئەو تیپەی کە گۆڵیان کردبوو هۆی هایان لە داوەر کرد، هێندێکیش چەپڵەیان لێدەدا و داوەریان هان دەدا. یەکێکە لە تەنیشت من دانیشتبوو گوتی داوەرەکە ڕاست دەکات، ئەوە گۆڵ نەبوو. نازانم چۆن بوو، منیش لە خۆمەوە هەڵم دایە و گوتم وەڵڵا قەت گۆڵ لەوە باشتر نابێت. بەڵام داوەر لایەنگیری کرد، حەقەن لەگەڵ ئەو تیپ حەق و حسابێکی کردەوە. کابرایی لایەنگیر بێ ئەوەی تەمەنی پیری مڕە چاو بکات هێن بە ناشیرینی بەسەر منیدا نەڕاند و گوتی هەی پیرەگا، ئەوەش بوو بە قسە؟ تاو ڕۆژە کەس نەوێرا بوو ئەو جۆرە قسە بێجێیانە بە من بڵێ. من خۆم بە پیاو دەزانی، کەس قسەی لە قسەی من نەدەکرد جابگاتە ئەو ڕادەی پێم بڵێن گا. وەک پڵنگی بریندار بۆی وەرس و ڕامەوە و وەڵامم دایەوە. گا باوکتە کە گۆلکی وەک تۆی لێ بە پاش کەوتووە. هێشتا قسەم تەواو نەبوو، مستێکی توندی لە لوتم گیر کرد و سرم گێژ بوو. خوا ڕەحمی کرد چەند کەسێک بەغار هاتنە نێوانمان و لە یەکیان زیاد کردینەوە. ئەگەر نا کابرا زۆر چاکی دەکوتامەوە. من هەروە بەسەر زەویەوە پان ببوومەوە و خوێن لە لوتم فڕکەی دەکرد. هاواری کوڕەکەمم کرد ڕۆڵە گیان لە کوێی فریام بکەوە. دڵنیا بووم کە ئێستا دێت و تۆڵم دەکاتەوە، بەڵام ئەو هەر لە ڕێزی پێیەوە وەڵامی دامەوە. ڕاوەستە بابێ ئێستا گۆڵ دەبێ. هیوام بە کوڕەکەشم نەما. دەسەسڕەکەم بە لوتمەوە گرت و لە شوێنی خۆم ڕاست بوومەوە. ئەو جاریان خۆشەویستی تەواوم لە دڵدا پەیدا بوو بۆ ئەو تیپەی کە گۆڵیان کردبوو داوەرەکە قبوڵی نەکردبوو. کاتێ ئەو تیپە تۆپیان بە بەردەمی گۆڵی ئەوانی تردا دەبرد، من لە خۆشیان شایی و سەمام دەکرد. وەکەوەی تۆپ لەبەر پێی من بێ، بە هەموو هێز و توانایەکم پێم لە هەوا ڕادەوەشاند، وا توندم شەق ڕادەوەشاند. خۆ ئەگەر بەڕاستی تۆپ لەبەر پێی من بوایە نەکەردە چوە ناو گۆڵەکەوە، بەڵکو تۆڕەکەشی دەدڕاند و دەچووە دەرەوە و عەرزی دەکەوت. خۆم هەستم دەکرد کە زیاد لە پێویست کاری تێکردوم و هۆشم لا نەماوە. وەختێ هۆشم داهاتەوە بەر ڕەخنەم لە خۆ دەگرت، بەڵام دیسان شێت دەبوومەوە جارێک و هۆشم پەرد ببوو لە جیاتی تۆپ لە قەیەکی توندم لە ناو قەدی ئەو کابرایە گیر کرد کە لە پێش منەوەدا دانیشتە بوو. هەر کەسێ لە قەیەکی وای لە مندابایە خۆ گوم لە گۆڕی باوکی دەکرد، بەڵام کابرا هەرگوێشی نەدایە. دوای ئەوەی چەند جار داوای لێبوردنم لێ کرد، بێ ئەوەی ئاوڕیشم لێ بداتەوە. گوتی قەیناکە لە تۆپانێ ئەو وردەشتانە هەڕوو دەدەن. هەر لەو کاتەدا لە قەیەکی وایان لە پشتێ گیر کردم، هەناسەم لێ بڕا و ئاگرم لە چاوان باری. ئاوڕێکم دایەوە بزانم کێیە. کابرا هەر داوای لێبوردنیشی لێ نەکردم. جابا سرت نەیەشێنم کاک شەرەفەدین گیان. هەر هەمان ڕۆژ ئەو نەخۆشیە ترسناکەم گرت و زۆر زوو ڕەگی لە ناخمدا داسەپان. هەروە کە خەریک بووم لە قەم دەهاوێشت و لە قەم پێدەکەوت، تیپەکە
گۆڵێکی لێکرا من ئەوەندە تووڕە بووم کە خۆم پێ نەگیرە ئەو شوشە شیرەی کە لەبەر دەستم بوو هەڵم گرت و پەلاری داوەرم کرد لە پشت ئێمە هەندێک هەرا و کێشەیان بوو هێندێک دەیان گوت گۆڵ بوو هێندێکیش دەیان نەڕاند گۆڵ نەبوو دواییش یەخەی یەکتریان گرت و ڕم بوو هۆڕ دەستی پێکرد منیش بەو تووڕەیەی خۆمەوە بەرۆکی مێرد منداڵەیەکی 14-15 ساڵیم گرت و دەستم کرد بە مست و لە قەوەشاندم منداڵەکە گوتی مامە گیان خۆ منیش لایەنگری تیپەکەی ئێوەم هەرکە ئەوەی گوت وازم لێهێنا بەڵام خۆم تووشی کابرایەکی لۆتی و ناقۆڵا و گەردەنەستور کرد هەموو گیانی ورد کردم لەژێر دەست و پێی کابرا تەماشای ئەو سەروە و سرم دەکرد دەمەویست کوڕەکەم بدۆزمەوە لە ناکاو کوڕەکەم وەبەرچاو کەوت وا لە نێوەڕاستی گۆڕەپان لەگەڵ داوەر دەستیان لە بەرۆکی یەکتر گیر کردووە هەر لە ژێرەوە هاوارم کرد پۆلیس پۆلیس بەڵام پۆلیس بێکار لەوێ دەست نەکەوت و هەموو خەریکی ناوبژی بوون لەو کابرایی خەریکی کوتانەوەم بوو پرسییم بابە گیان تۆ لایەنگری کام تیپی دەمەویست ناوی هەر تیپێکی ئەو بیڵێ منیش بڵێم لایەنگری ئەو تیپەم بەڵام وەختێ ناوی تیپەکەی دژی ئێمەی هێنا بەدەستخۆم نەبوو هاوارم کرد بمرێت تیپەکەتان کابرا لە پڕێک منی وەک بەرخی قوربانی بەرز کردەوە و فڕێی دامە خوار پلیکانەکان دوای ئەویش هیچی ترم لەبیر نەماوە کە چاوم هەڵێنا دیم وا لەسەر تەختی نەخۆشخانە خەوتم شەرەفەددین بە پەژارەوە سەرێکی بادا و گوتی خوا ڕەحمت پێ بکە پاسەکە لە شوێنی وەستانی دا ڕایگرت مام سەلمان ویستی لە شوێنی خۆی ڕاست بێتەوە و ئەو کارتۆنەی لە بنهەنگڵی بوو بەربۆوە چەمایەوە تا هەڵی گرێتەوە بە ئاخ و ئۆف کەوت و نەیتوانی شەرەفەددین پاکەتەکەی بۆ هەڵگرتەوە و دایەوە دەستی و پرسی مام سەلمان وا دیارە دەچیە لای دکتۆر ناگیانەکەم دەمەوێت بچمە تەماشای تۆپانێ ئەوە دوو قوتوەتەنەکەم خستۆتە ناو ئەو کارتۆنە ئێستا کە دەنگم نووساوە و ناتوانم هاوار بکەم و چەپڵە لێ بدەم دەمەوێت بەو قوتوانە تەقوهۆڕ پەیداکەم ئەدی هەتا لێم نەدەن نابمە پیاو چیرۆکی حەوتەم ئەو شێتەی ڕای کردووە ویستم لە ئەمین ئۆنۆوە بۆ قەرەکۆی بچم کە گەیشتمە سەر پردەکە هاوارێک ئەو ناوەی پڕ کرد بیگرن نەیەڵن ڕاکە پۆلیسەکان ڕایان کرد و فیتەیان لێدەدا خەڵک تێک قژان هەموو لە یەکتریان دەپرسی چ باسە چ ڕووی داوە دەڵێن شێتێک لە دەست پۆلیس ڕای کردووە پۆلیسیش کار بە ئارەزووی خۆیانە کاتێک هەموو کەس دەگرن کاتێکیش بەڕەڵایان دەکەن و ڕاویان دەنێن کابرای کە لە نزیک منەوە بوو گوتی دەتخوا تەماشای عاقڵان بکە بەخوا سەد ڕەحمەت لە شێتان تەماشا چۆن سواری سەر و گوێلاکی یەکتر دەبن سەیرێکی کابرام کرد نەمدەزانی چی وەڵام بدەمەوە تەنها زەردەخەنەیەکم بۆ کرد کابرایەکی تر کە لە تەنیشت ئێمەوە ڕەتدەبوو گوتی دەڵێن ئەو شێتە زۆر ترسناکە تا ئێستا 4 کەسی کوشتووە لەگەڵ کابرای پێشتر کە قسەمان بەیەکەوە دەکرد کەوتینە ڕێ نوکتەی زۆر خۆش و بەتامی لەبارەی شێتان بۆ دەگێڕامەوە زۆر قسە خۆش بوو زۆر چاکیشی ڕێک دەخستم بە تایبەت بەر لە گوتنی نوکتەکانی لە خۆیەوە پێدەکەنی و بەرامبەرەکەشی بە پێکەنین دەخست یەکێ لە نوکتەکانیشی ئەوە بوو دەیگوت ڕەنگە گوێتان لێبوو بێ کە عاقڵێک لە شێتێک دەپرسێ ئەو ژوورە چەند شێتی تێدایە شێتە یەکسەر وەڵام دەداتەوە جارێ فەرموو تۆ پێم بڵێ لە دەرەوە چەند عاقڵ هەیە لە دوای گوتنی ئەو نوکتەیە یەکێکی نیشاندام و گوتی بۆ نمونە ئەوە یەکێ لە عاقڵەکانە کە سەیرم کرد کابرا هیچی بە بنیادەمی عاقڵ نەدەسوو کاری سەیری دەکرد ڕەفتاریشی نائاسایی بوو کابرا بەڕێدا دەڕۆیشت و لە بەرخۆیەوە قسەی دەکرد بە هەڵتەکاندنی دەست و سەربادان و شانبەرزکردنەوە جۆرە سەمایەکی دەکرد دەستی لە هەوادا هەڵدەشەقاند و هەڕەشەی دەکردە دوژمنەکانی کە لەوێش نەبوون دەیکوتانەوە دۆستەکەم گوتی کێ دەڵێ ئەوە شێتە هەڵاتوەکە نییە وتم وا بزانم خۆیەتی
وابزانم چی؟ سەداسەد خۆیەتی. گوتم با پۆلیس ئاگادار بکەین. دۆستەکەم پێکەنی و گوتی خۆتەنیا ئەوە نییە، دەتەماشایەکی ئەوەش بکە، ئەوەش وەزعی خراپە. خۆ بەڕاست ئەوەیان سەیرتر بوو، خێرا خێرا بەڕێدا دەڕۆیشت و حڕیەت پێدەکەنی. دیار نەبوو بەچی پێدەکەنێ. لە ناکاو دەوەستا و بە پەنجەکانی دەستی بە ژمارە و لێکدانەوە دەکرد. گوتم بەڵێ ئەوەش شێتە، بەڵکو شێتە هەڵاتوەکە بێ، پێویستە هەر ئێستا پۆلیس ئاگادار بکەین. دۆستەکەم پێکەنی و گوتی ئەگەر بڕیار بێ شێت بگیرێن کەس لە جادەکان نابینی. دەڵێ چی وانە؟ هاگوێ بدە ئەو دوو کەسەی وا لە پێش ئێمەوە دەڕۆن بزانە چی دەڵێن. تەماشایەکی ئەوانم کرد، یەکێکیان زۆر قەڵە و ئەویتریان زۆر لاواز بوو. بە چاکی گوێم لە قسەکانیان بوو، قەڵە و بە لاوازەکەی دەگوت کاکە خەتای خۆمانە، لە ئاست ئەو دەست براینە بێدەنگین. لە ئاست ئەو دەست بڕاینە بێدەنگین، چۆن دەبێ ڕێگا بدەین هەرچی دەستی درێژ کرد و کڵاوی بنێتە سەرمان وە گیرفانمان بەتاڵ بکەن. کاتێک گەیشتنە بەردەم دوکانی پرتەقاڵ فرۆشێک، کابرای قەڵە و پرتەقاڵ فرۆشی نیشانی لاوازەکەدا و گوتی بۆ نمونە بڕۆ لەوە بپرسە پرتەقاڵ دانەی بەچەندە. کە گوتی 50 قڕوش، پێویست ناکا ڕاگیریکەی، دەبێ ڕاست لنگی بگری و بڵندی کەی سەراوبن لەسەر پردەکە هەڵیدەیە خوار. دوایی بچیە لای سەوزە فرۆش و بپرسی سەوزە دەستکی بەچەنە. هەرکە زاری کردەوە بڵێ 10 قڕوش، نابێ ڕاگیری بکەی، پێویستە لنگی بگری و لەسەر پردەکە ڕا هەڵیدەیە لای ئەوی تر. ئەگەر چواری ئاوا سزا بدرێن ئەوانی تر بۆ خۆیان دەبنە پیاو. لاوازەکە لەگەڵ سەلماندنی قسەکانی دۆستەکەی گوتی کاکە گیان کشتوکاڵ گرنگە. کەدیم دۆستەکەم ڕاست دەڵێ، منیش پێکەنیم. لە پلیکانەکان هاتینە خوار تا پلیت بکڕم و لە ئەسکەلەکەدا سواری کەشتی بم. کچێکی جوان و دڵگیر لە پلیکانەکان سەردەکەوت. کراسێکی زۆر کورت و تەنکی لەبەردا بوو. دۆستەکەم گوتی دەباشە تەماشاکە، ئەوەش جۆرە شێتێکە. دوو لاوی بێکار بە دوای کچە کەوتبوون و بێپسانەوە قسەی ناشرینیان پێدەگوت. کە گەیشتنە ئاقار ئێمە، کچە جانتاکەی تند لەسەر یەکێکیان کوتا و زیڕاندی لاکەوە لە بەرچاوم شێت و شوور. گوتم شێتەکان ئەوانن. دۆستەکەم تون دەستی گرتم و ڕایکێشام. کوڕەوەرە بڕۆین، دەناخۆت توش دەکەی ها. لە ئەسکەلەکەدا ژن و مێردێک بە شەڕ هاتبوون، هەراوهۆریایەکیان بوو هەرمە پرسە. دۆستەکەم بەگاڵتە پێکردنەوە گوتی بەڕاستی شێت ئەوانن. دەڵێی نەیان توانیوە لە ماڵە کاولبۆکەی خۆیان شەڕ بکەن، هاتوونە ئێرە و چاوی خەڵک شەڕەکەن. مێردەکەی دەیگوت بەخوا ڕادەکەم، سەر هەڵدەگرم، ڕوو لە کێو و سەحرا دەکەم، بە جۆرێک دەڕۆم، هیچ سەر و شوێنم نەزانی. نە گوتی جاکێ ڕێی لێگرتووی، دەبڕۆ ئەوە جادەیەکی دوور و درێژ، وا دەزانی تاقەیە لە دنیادا چ زۆرە مێرد زۆرە بۆ من. مێردەکەی زلەیەکی ڕاوەشاند و ئاگری لە بناگوێی بڵند کرد. ژنە زیڕاندی و دەستی کرد بە جوێندان و قسەی ناحەز. لە پێشدا کشتوکاڵ، دوایی ئازادی. پێویستە دەوڵەت تەواوی زەویەکان بچێنێ. من خۆم لە ناو گوڵدانی ئاساییدا پیاز و پەتاتە و لۆبیام چاندووە. ئەگەر خەڵکی هەموو ئەو کارە بکەن لە ناو گوڵدان باینجان و بیبەر و سەوزە و ئەو جۆرە شتانە بچێنن، ئیتر قات و قڕی شت پەیدا نابێ. کاتێ لە وڵاتدا پیاز و ئارو نەبێ، حتمەن ئازادیش نابێ. کابرای قەڵە و بێ ئەوەی گوێ لە قسەکانی دۆستەکەی بگرێ کوتی کوتەک دەردی ئەوانە دەرمان دەکات، تەنها کوتەک. ئەو گەلە بەبێ کوتەک نابێتە پیاو. بەخۆ ڕانییە کە پێشینان گوتویانە کوتەک دەزانێ قۆناغ لەکوێ. دوایی هەردوو بەجووتە دەستیان بە قسە کرد. بەر لە یاسای بنەڕەتی لۆبیای سەوز ئارو، ئەو خەڵکە قسەی چاک لە گوێ ناگرن، لنگیان بگرە و هەڵیان دەخوار. دەبێ هەموو کەس لە ناو گوڵدان پیاز بچێنێ، دەبێ توریش بچێن. لە دۆستەکە من پرسی دوو شێت ڕایان کردووە یان یەک.
شانی هەڵتەکاند و گوتی نازانم مەبەستت چییە؟ خۆوانە هەردوو شێتن دەبێ پۆلیس ئاگادارکەین. دۆستەکەم پێکەنی و گوتی بۆ تۆ لەوان عاقڵتری کە سەرت نایەشێ بۆ پەڕۆی لێ دەبەستی. دۆستەکەم دەستی گرتم و ڕایکێشام هەتا زووە با بڕۆین دەنا بەشایەت دەمانگرن. بەپەلە بەڕێکەوتین تا لە شەڕەکە و دوورکەوین. خەریک بووین بۆ لای ئەسکەلە کە ڕامان دەکرد و دوو پۆلیس لە پشت ڕادەستی دۆستەکەمیان گرت و توند ڕایان گرت. پۆلیسێک بە کەمەربەندەکەی خۆی دەستی زۆر توند بەست و ئەوی تریش لە دواوە هەر بۆڵەبۆڵی بوو دەیگوت وات زانی وا بە ئاسانی دەردەچی یاڵڵاوە پێشمانکەوە. من کە حەپە سابووم خوایە دەبێ ئەوە کەڵەکێک بێ. دۆستەکەم بە پێکەنینەوە گوتی خوا حافیز ئیتر من وا دەڕۆم. ویستم لەگەڵی بچم خۆ هەر چۆنێ بێ لە شێتخانەدا پیاو دەتوانێ ئارامتر بژێ نەک لە دەرەوەدا. بەڵام ژن و مناڵەکانم کەوتنەوە یاد ئەوان چ لێ بکەم. پەشیمان بوومەوە و نەچووم گوتم کاکە گیان تۆ بڕۆ بەخێرچی بەڵام نەکەی جارێکی تر ڕابکەی دەنا پەشیمان دەبیەوە. چیرۆکی هەشتەم نەکەی بەسەر تەڵەوە بچی. بێگومان ئەوە دەزانی کە لە وڵاتەکەی ئێمەدا ناوی مناڵەکانیان بە بۆنەکان و شوێنی لەدایکبوونیان ناولێ دەنێن. بۆ نمونە ئەو مناڵەی لە نێو کەشتی لەدایک دەبێ ناوی دەنێن بەحری. ئەو مناڵەی کە لە نێو شەمەندەفەریش لەدایک دەبێ ناوی دەنێن دامر واتە بانگی دەکەن ئاسن. کاک حەسەن مناڵی یەکەمی کە کچ بوو ناوی لێنا نورتن. مناڵی دووەمیشی کە بەڕێکەوت هەر کچ بوو بۆیە ناوێکی دۆزیەوە کە لەگەڵ ناوی کچی یەکەمی ڕێکەوێ و ناوینا ئارتن. چونکە پڕ بەدڵ پێی خۆش بوو کوڕیان ببێ بۆیە بەردەوام بوو لە کارەکەی. بەڵام مناڵەکان یەک بە دوای یەکدا کچ دەبوون و کاک حەسەنیش ناوی ڕێکی لێدەنان ئایتن، گوڵتن، پستن، هیپتن. بۆ کچی حەوتەمیشی هەرچەندی گەڕا ناوێکی ڕێکی پێپەیدا نەکرا بۆیە تا دووسێ مانگ خانم خاتوون بێنفوس مایەوە. لە دواییدا بە یاریدەی برادێکی کە شاعیر بوو ناوی تنتنی لێناو نفوسی حەوتەمیشی وەرگرت. کاتێ خانمەکەی کاک حەسەن کە بۆ جاری هەشتەم ئاوز بوو هەموو ژنە خزمەکانیان و هەتا ژنەکانی هاوسێشیان دەستیان کرد بە خێر و خێرات لە خۆگرتن بەڵکو مناڵی هەشتەم کوڕ بێ و ئاواتی چەندین ساڵەی ئەو ژن و مێردە بێتە دی. بەوەی خانمەکەی کاک حەسەن تا ئێستا 7 دانە مناڵی ببوو تەواو لێ ڕاهاتبوو و هیچ جۆرە کۆسپ و تەگەرەشی نەهات بووە ڕێ. بۆیە دڵی کاک حەسەن خەبەری دەدا کە مناڵی هەشتەمیان مسۆگەر کوڕە و زۆر ئاگاداری تەندروستی ژن و کۆرپەکەی بوو. هەموو کات داوای لە خانمەکەی دەکرد کە خواردەمەنی باش و بەکەڵک بخوا و زیاتریش بحەسێتەوە. کارگەیشتە ئەو ڕادەیە هەتا خانم خۆشی هاتە سەر ئەو باوەڕە کە مناڵی هەشتەمیان لەگەڵ گشت مناڵەکانی تریان جیاوازی هەیە. جابۆیە ژن و مێردە بڕیاریاندا بە پێچەوانەی هەموو جارێ کە مامانیان دەهێنایە ماڵەوە ئەو جارە بچنە نەخۆشخانەی منداڵ بوون. جارێ 2 مانگی مابوو بزێت تا گرفتاریان نێتە ڕێ کاک حەسەن ژوورێکی لە نەخۆشخانە ڕێخست و دەستی بەسەرداگرت. ڕۆژێکیان نیوەڕۆ بوو کاک حەسەن هاتەوە ماڵ کە دیتی خانمەکەی ژانی گرتووە بە زەحمەت گەیاندیە سەر شەقام و بە تەمای تەکسی بوو کە بە تاڵ و فراوانە زووش دەیانگەێنێتە نەخۆشخانە. بەڵام چونکە ڕوودا و وەک تۆبتەوێ قەتوانابێ هەرچی ئۆتۆمبێل و تەکسیەکی کە بە بەردەمی ئەواندا ڕەت دەبوو هەموو هەر پێبوون و شوێنی بەتاڵیان نەبوو. ژنەکەی کاک حەسەن بەناڵەوە گوتی پیاویشگە بڕۆ تەلەفۆن بکە ئیسعاف بێت.
کاک حەسەن بێحەوسەڵە و بە تووڕەییەوە جوابی دایەوە. ئۆتۆمبیلی نەخۆشخانە ڕۆژێکی پێدەچێت تا دێت. ئۆتۆمبیلی لاشەکێش ئاگادار بکەین باشترە. هەر ڕاست لەو کاتەی کە زۆری نەمابوو کارەکە پیس ببێ ئۆتۆمبیلێکی شەخسی کە نەفەریشی هەڵدەگرت لە بەردەمی ئەوان وەستا. کاک حەسەن بنهەنگڵی خانمەکەی خۆی گرت و خستیە ناو ئۆتۆمبیل و گوتی: کاکە هەرچەنی لە تواناتدایە زووتر بمانگێنە نەخۆشخانەی مناڵ بوون. شۆفێرەکە خوا عەفوی بکە لە تێگەیشتوەکان بوو گوتی: کاکی برای، هیچ خۆت ناڕەحەت مەکە، هەر هێندەی چاو نوقاندنێک دەتانگێنم، تەماشای سەروجۆلاکی ئۆتۆمبیلەکەم مەکە. هەر ئێستا باڵ دەگرێ خۆ ڕاستیشی دەکرد ئۆتۆمبیلەکە فڕی. هێند خێرا دەڕۆیی سەری نەفەرەکانی دەسوڕان. ئەو جاریان کاک حەسەن لە ترسی گیانی خۆی گوتی: کاکە کەمێک لەسەرخۆ بڕۆ. شۆفێرەکە ڕووی گرژ کرد و وتی: کاکە خۆت تێک مەدە، خۆ باشیش نییە پیاو مەدحی خۆی بکە، بەڵام باوەڕ ناکەم لەم وڵاتەدا کەس دەست و سوکانی منی هەبێت. بەڵام باوەڕ ناکەم لەم وڵاتەدا کەس دەست و سوکانی منی هەبێ، بەوەی نییە کە ئۆتۆمبیلەکەم شەپڕێ و کۆنە. ئەگەر کەر و عارەبانەش بێ بە چاو بەستراوی لی دەخڕم. خانمەکەی کاک حەسەنیش کە ژانی دەکرد بە پاڕانەوە گوتی: کاکی شۆفێر، توخدا کەمێ لەسەر خۆ بڕۆ. خوشکم، تۆ هیچ خۆت دڵتەنگ مەکە، من شارەزام لە ئیشی خۆم. کاک حەسەنیش کە زۆر تووڕە و ناڕەحەت ببوو کەمێک بەنێرانە گوتی: کوڕە، ئەگەر لەبەر خاتری ئێمەوە خێرا دەڕۆی ئێمە نامانەوێ. شۆفێرەکەش دەنگی بەرزتر کرد و تووڕەتر جوابی داوە: کاکە گیان، من نازانم لەوە ئێدیتر لێ خوڕم. چۆن نازانی؟ بۆچی دەبێگەر لە نێو ئەو هەموو عەشاماتەی شاردا کەمێ لەسرە خۆتر بڕۆی؟ بۆوا دەزانن ئێمە لە خۆشی خۆمان وا خێرا لێ دەخوڕین؟ نا کاکە گیان، کەس پێی خۆش نییە بەرەو پیری مەرگەوە بچێ، لەبەر ئەوەیە کە پۆلیسی هاتوچۆ بەو شەقامانە وەربووینە، لە خۆڕا ڕێ لە ئۆتۆمبیلان دەگرن، هەزار هەنجەت بەو شۆفێرە بێچارانە دەگرن و هەر لەو گۆڕە 100 کەم و کوڕی لێ دەدۆزنەوە، دواییش تا سزایان نەکەن دەست لە بەرۆکیان بەرنادەن. شۆفێرەکە بێ هەڵوەستە بە دوای یەکدا قسەی دەکرد. لە نەزانی تەواوی شۆفێرەکان لە پشتگوێخستنی دەستوری لێخوڕین لە بێویژدانی نەفەرەکان گلەیی دەکرد. لەو کاتەدا ئۆتۆمبیلێکی گەورە وەک بروسک بە تەنیشت ئۆتۆمبیلەکەیاندا ڕەت بوو. شۆفێرەکە بە حەپەساوی سوکانی بەلای ڕاستدا وەرچەرخاند و ڕەت بوو. کاتێ مەترسینەما دووبارە دەستی بە بۆڵەبۆڵ کردەوە: ئەوانە شۆفێر نین، شێلم فرۆشن. هەر کەسێ ئێستا لە جیاتی من بوایە مردبوو، بەڵام من بە جۆرێ ڕەت بووم هەر خەتیش بە ئۆتۆمبیلەکەمدا نەهات. هێشتا قسەکەی تەواو نەکرد بوو، ڕوبەڕوو ئۆتۆمبیلێ لە تەکسیەکی کوتا لەبەر توندی لێکدانەکە ئۆتۆمبیل وەرسوڕاوە پاش و پێش بوو. نازانم نە شۆفێرەکە دەیویست خۆی دەرباز بکە یان لەبەر گێژی بوو کە نەیدەزانی ڕێگای گۆڕاوە. دیسان بە هەمان خێرایی کەوتەوە ڕێ و بەرەو ئەو شوێنەی لێ هاتبوو بۆی دەرچوو. کاک حەسەن و ژنەکەی هێند ترسابوون، زمانیان شکابوو، نەیان دەتوانی هاواریش بکەن. پاش چەند دەقیقەیەک کاک حەسەن لە پەنجەرەی ئۆتۆمبیلەکەوە سەیرێکی دەرەوەی کرد. دیمەنێکی زۆر سەیری بەرچاو کەوت. چامرلغی ئۆتۆمبیلەکەی تر بە پێشی ئۆتۆمبیلی ئەوانەوە شۆڕ بووبووەوە. تەقوڕێکی سەیری لێوە دەهات. پاشان کە سرنجیدا زانی ئۆتۆمبیل وا بە پێچەوانەی ڕێگاوە دەڕوا گوتی: کاکە بەهەڵە دەڕۆی، نەخۆشخانەی مناڵبوون لای سەرەوەی شارە، تۆ بەرەو خوارەوەی شار دەڕۆی. شۆفێرەکە زۆر لەسەرخۆ وەڵامی داوە: ئەو لای پۆلیسی ڕێی لێیە، دەبێ بچین لەو شەقامەی خوارەوە بسوڕێنەوە. کاکە گیانەر، ئەگەر ئۆتۆمبیلەکەت عیبی هەیە یاخود کارت دروست نییە، ئێمە گوناحمان چییە؟ کاکە، خۆم و ئۆتۆمبیلەکەم هیچ عیبێکمان نییە، بەڵام لە کۆنەوە گوتویانە نابێ بەسەر تەڵەوە بچی. کە سەرمان نێشێ بۆ پەڕۆی لێ ببەستین، با کەمێک ڕێگامان دوور بێتەوە، بەڵام سەلامەتتر دەگەین. کاک حەسەن ناچار بێدەنگی لێ کرد و گوتی:
کاکە کەیفی خۆتە تەنها ئێمە بە ساغی بگەێنە نەخۆشخانە ئیدی قسەمان نییە. براگیان دەچم ناڕەحەت مەبە، هەرڕاست لە شەقامی قاسم پاشاوە دەچینە نەخۆشخانە. کە دەویست بۆ شەقامی دەسەڕاست وەرسوڕێ لە ناکاو زۆر بەتوندی ئۆتۆمبیل بەلاداچوو ژنەکەی کاک حەسەن بە دەنگی بەرز زیڕاندی و خۆی هاوێشتە باوەشی مێردەکەی. بایەکی تند و بەگوڕ هاتە نێو ئۆتۆمبیل. کاک حەسەن کە سەیری کرد دەرگای ئۆتۆمبیل لێبۆتەوە و کەوتووە. لە شۆفێری پرسی چی بوو؟ هیچ نییە کاکە، شکر بۆ خوا بەخێر گوزەرە. بەختتان هەبوو کە سواری ئۆتۆمبیلی من بوون، دەناکارتان تەواو دەبوو. ئەگەر سوکانم نەسوڕاند بە ئێستا نەمابوون. ئەوانە شۆفێر نین، هەر کەسێ لە دایکی تووڕە دەبێ لە ماڵوە دەردەکەوێ و ئیجازێ گوەردەگرێ و دەبێتە شۆفێر. ژنەکەی کاک حەسەن لە بەرهێزی ژانەکەی نەیدەتوانی باش قسە بکە، گوتی کاکە گیان تخوا کەمێ لەسرە خۆتر بڕۆ، ئێمەش بە ساغی بگەێنە نەخۆشخانە. آخر خوشکم من تاوانم چییە؟ پۆلیسەکانی ڕێ لە شەقامە گشتیەکاندا ڕیزیان بەستووە. دەهێندەی ئەو پارەیەی لە ئێوەی وەردەگرم دەبێ بە سزا بدەم بەوان، نابێ بەسەر تەڵەوە بچی. کاک حەسەن بە تووڕەیەوە گوتی آخر ئیشوان نییە، گەر بەو حیسابە بێ بە 2 ساعتی تریش ناگەینە نەخۆشخانە. شۆفێریش لەو ناڕەحەتتر و تووڕەتر وەڵامی داوە گەر زۆر ناڕەحەتم دابەزم، لەگەڵ ئێوە پیاوەتی ناکرێت. من دڵم بە ئێوە سوتا و سواری ئۆتۆمبیلم کردن، کەچی ئێستا پیاو خراپیش بوون. خانمەکەی کاک حەسەن توانای نەبوو دابەزێ، هەردەی ناڵاند و کینگڵی دەدان. کاک حەسەنیش پێی خۆش نەبوو دابەزێ، دیسان لەسەر شەقام بمێننەوە. ژنە لەسەرەخۆ بە گوێی مێردەکەی داچرپاند و گوتی گەروا بێ کارەکەمان تەواو، ژانەکەم هەروە زۆر دەبێت. ئۆتۆمبیل لە قاسم پاشاوە بۆ شیشلی سوڕایەوە و بەرەولای پردەکە بەڕێکەوت. کاک حەسەن گوتی بۆ چما من شێتم بەرەو ئەولایە بچم؟ آخر ئەفسەرانی ڕێگایان گرتووە و هەموو ئۆتۆمبیلێک ڕادەگرن. خۆ من ناترسێم، بەڵام بۆ بە پێی خۆم بچمە سەرتەڵە، آخر پێوە دەبم. کاک حەسەن کە زانی بەو جۆرە قەت بە نەخۆشخانە ناگەن گوتی کاکە ڕاگرە دادەبەزی. ژنەکەی بەناڵینەوە گوتی تازە ناتوانم دابەزم. شۆفێر کە ئۆتۆمبیلی ڕاگرت بوو گوتی چی بکەم، بڕۆم یادا دەبەزم. کاک حەسەن بە دڕدونگیەوە گوتی خێری نەخۆشخانەشمان لەدەستوو، لەسەر ڕێگا هەر نەخۆشخانەیە کردیت ڕاگرە. شۆفێرەکە بەلوود بەرزیەوە گوتی ئەوە 22 ساڵە شۆفێرم، تەواوی شار وەک ناو لە پیخۆم شارزام. هەر لەو نزیکانە نەخۆشخانەیەک هەیە بە ناوی جەڕاح پاشا، دەچینە ئەوێ. کاتێ بۆ لای ئاکسارا وەرسوڕاوە دیسان لەگەڵ ئۆتۆمبیلێکی تر لێشیدا. شوشەی پێشەوە ورد و خاش بوو. ڕێگا گیرە. ئەو ئۆتۆمبیلانەی لە دوولاوە ڕاگیر بوو بوون، دەستیان بە تیتەتیت کرد، خەڵکێکی زۆریش وەستا بوون. شۆفێرەکە هێشتا هەرگلەی لە هەموو شۆفێرانی تر دەکرد. من نازانم کێ ئیجازەی بەوانە داوە. ئەگەر منی شۆفێرێکی نەزان بام ئێستا چەند کەسێک کوژرا بوون. شۆفێرەکە لە جیاتی ئەوەی بۆ لای جەڕاح پاشا لێخوڕێ بۆ لای ئەمین ئۆنۆ سوڕایەوە. کاک حەسەن گوتی کاکە دیسان بە هەڵەدا چووی، دەچینە شەقامی ئەگروبا، ئەوێش نەخۆشخانەیەکی لێیە، بڕۆن شکری خوای بکەن کە سواری ئۆتۆمبیلی من بوون. ئۆتۆمبیلەکەم پوختەیە، بۆیە پێم خۆش نییە لەگەڵ ئەو پۆلیسانەی ڕێ تێک بەئاڵێم. با کەمێ ڕێگامان دوورکەینەوە، بەڵام باشترە. ڕاست دەکەی کاکە گیان، بەڵام خۆ ڕێگای ئەگروباش لەولایە نییە. چ بکەم کاکە، آخر پۆلیسی ڕێ لە شەقامی گشتی کۆبوونەتەوە. ئۆتۆمبیل بەرەو شەقامی دەرەوەی شار چوو. کاک حەسەن گوتی کاکە خۆ ئێستا ئێرە پۆلیسی لێ نین، کەمێ لەسرە خۆ لێخوڕە. ئەی بۆ خاتری خوا، آخر سوکان وا لە دەست مندایە، ئێوە بۆ دەترسم. من ئەگەر ئەو سوکانەی لە عارەبانەش بخەم وەک تەکسی لێ دەخڕم. خۆ ڕاستیشی دەکرد. ئەوەی ناوی لێ نابوو ئۆتۆمبیل و سواری ببوو لە 4 پێچکە و مەکینە و سوکانێک بەولاوە هیچی تری نەبوو. ژنەکەی کاک حەسەن گوایە بێهۆش ببوو، چونکە هیچی دەنگ لێوە نەدەهات. کاک حەسەن لە شۆفێرەکەی پرسی ئێستا دەتەوێت بۆ کوێ بچی؟ لە باکرکۆیەوە دەگەڕێینەوە.
هێشتا قسەی تەواو نەکرد بوو لە نەکاو هاواری کرد: ئۆی خوایە گیان، لێرەشیان پۆلیس داناوە. شۆفێر زۆر بە خێرایی بەرەولای شەقامی گشتی بایدایەوە، بەلوودبەرزیەوە گوتی: کاکە ئۆتۆمبیل لێخوڕین کاری هەموو کەسێک نییە. ئەگەر منیش شۆفێرێکی نەزان بامایە ئێستا. ئەو قسەی هەر لە زاری دامایەوە، بە خێرایی ئۆتۆمبیلی لە دارتەلێک کوتا. کاک حەسەن و خانمەکەی بێهۆش بوون. دیار نەبوو بێهۆشی ئەوان چەندی پێچوو بوو. وەختێک کاک حەسەن بە گریەی مناڵێک هۆش هاتەوە کە چاوی هەڵێنا، دیتی دارتەلێکی کارەبایی لە باوەش گرتووە. دارتەلەکە چوو بۆ نێو ئۆتۆمبیلەکە و لە ناوەڕاستەوە لەتی کردبوو. واقی ورما و لە خۆشیانە چاوی لێزەق بوون کە دیتی ژنەکەی کۆرپەیەکی لە بەتانیەک پێچاوە و خەریکە شیری دەداتێ. بە ئیشارەیەکی بەدزی و بە دەنگێکی نزم پرسی: کوڕە؟ بە ئیشارەیەکی بەدزی و بە دەنگێکی نزم پرسی: کوڕە؟ خانمەکەی بە پێکەنینێکی خۆشحاڵی و سەرلەقاننێکەوە گوتی: ئا. کاک حەسەن تەواوی دەرد و ناڕەحەتیەکانی لەبیر چووەوە و پرسی: بەخۆت چۆنی؟ باشم، نازانم چۆنم ئەو ناڵە بوو، تەنها ئەوە دەزانم لە هەموو جارێ ئاسانتر ڕزگارم بوو. شۆفێرەکەش کە تازە هۆشی هاتبووە بەر، دیسان دەستی کرد بە تاریفی خۆی: شۆفێری کاری هەموو کەس نییە، ئەوە مەیدانە و مەردی دەوێت. ئەگەر لە کاتی پێویست سوکانم نەسوڕاند بە ئۆتۆمبیل، ئێستا هیچی لێ نەدەمە. کاک حەسەن پرسی: بەخۆت چۆنی؟ باشم، نازانم چۆنم ئەو مناڵە بوو، تەنها ئەوە دەزانم لە هەموو جارێ ئاسانتر ڕزگارم بوو. شۆفێرەکەش کە هۆشی هاتبووە بەر، دیسان دەستی کرد بە تاریفی خۆی: شۆفێری کاری هەموو کەس نییە، ئەوە مەیدانە و مەردی دەوێت. ئەگەر لە کاتی پێویست سوکانم نەسوڕاند بە ئۆتۆمبیل، ئێستا هیچی لێ نەدەمە. کاک حەسەن پرسی: بۆ چما ئۆتۆمبیلەکەت هیچی لێماوە؟ ئەدی چۆن، لاشەکەی ساغە، بەڵام نازانم ئەو دارتە لە سەگ بابخێوەی چۆن لەناو ئەو ئۆتۆمبیلە بێنمە دەر. لەو دەمی ئەفسەرێکی ڕێ کە سواری ماتۆر ببوو لە دوورەوە بە دەرکەوت. شۆفێر وەک بروسک لە ئۆتۆمبیل دەرپەڕی گوتی: کاکە، ئەوە من لێمدا و ڕۆیشتم. ئەگەر پرسیان بڵێ شۆفێر چۆ نەخۆشخانە. وەرە بزانم لە چی دەترسی؟ تۆ کە هەموو شتێکت تەواوە لە هیچت نییە. ڕاستە، بەڵام باش نییە پیا و بەسەر تەڵەوە بچێ و کە سەریشی نێشێ پەڕۆی لێ ببەستێ. کاک حەسەن و ژنەکەی بە کۆرپەی نوێیانەوە بە یارمەتی ئەفسەرەکە ئۆتۆمبیلێکیان پەیدا کرد و گەڕانەوە ماڵ. ژنەکانی هاوسەیان و خزم و کەسیان هەرکە ئەو مەسەلەیان گوێ لێ بوو، واقیان ورما و بەپەلە خۆیان گەیاندە ماڵی کاک حەسەن. کاک حەسەن و خانمەکەی بۆ هەر میوانێکی کە بەهاتایە بەسەرهاتەکەیان زۆر بەخۆشیەوە لە سیرپیوازی بۆ دەگێڕایەنەوە و داواشیان لێ دەکردن کە بە گوێرەی بەسەرهاتەکە ناوێکی ڕێک و مناڵەکەیان بدۆزنەوە. هەرچەندە مانگێکیش بەسەربوونی کوڕەکەی کاک حەسەن تێپەڕی بوو، بەڵام هێشتا ناوێکی ڕێکیان بۆ نەدۆزی بووە. بۆیە کاک حەسەن ئەو مەسەلەی کردە گرە و ڕایگەیان. هێندەی ئەو پارەی کە قەرار بوو بیدات بە خەرجی تەخت و دکتۆر و هەموو ئەو تەتکە و پەتکانەی نەخۆشخانە بە خەڵات پێشکەشی ئەو کەسەی بکات کە ناوێکی ڕێک بۆ جەنابی کوڕەکەی دەدۆزێتەوە. ئێوەش کەمێ بیرکەنەوە، بەڵکو ئەو خەڵاتە بە نسیبی ئێوە ببێت. چیرۆکی نوێم ڕابەر. من کە لە ئەستەمبول لەدایک بووم و لەوێش گەورە بووم. دایک و باوکم و دۆستانیشیان هەر لە ئەستەمبول هاتوونەتە دنیا و باو باپیرانیشمان هەر ئەستەمبوڵین.
کاتێک کە لە ئەستەمبول دوور دەکەومەوە وا هەست دەکەم کە ناتوانم بە ئارامی هەناسە بدەم هەتا ئەو دەمەی کە لە ئەمریکا و ئەوروپا و پاریس و پراگ و ئیتاڵیاجدا دەژیام هەستم بەو دڵتەنگیە دەکرد ئەگەرچی ئەو شارانەی کە ناوم گوتن زۆر جوان و دڵگیرن بەڵام جوانی ئەستەمبول شتێکی ترە من کە زۆر شەیدای ئەستەمبولم و هەر لەبەر ئەوەش بوو زۆربەی دۆستانم ماوەیەک لە دەرەوەی وڵات و دوور لە ئەستەمبول کاریان کرد پلە و پایان بەرز بووەوە و منیش دواکەوتم ئێستاش کە لە 5 ساڵم زیاتر نەماوەتە قاویل بکرێم وا چاکە لە ئەستەمبول دوور نەکەومەوە ژنەکەشم هەر وەک خۆم ئەستەمبولیە و ئەگەر واش نەبوایە قەتم زەماوەند لەگەڵ ئەو نەدەکرد ئەو زەمانەش کەسێک کە ئەستەمبولی بێ شانازی پێوە ناکە چونکە خەڵکی ئەسڵی ئەستەمبول نەماون ئەوانەی ئێستاش ئەستەمبولیان پێدەڵێن لە شار و دێهاتەکانی دەور و پشتیەوە هاتوون خۆ ئەوانە شەرزوو دەناسرێنەوە و لە خەڵکی کۆنی ئەو ڕەوان قسە ناکەن و ناتوانن وەک ئێمە وشە دەرببڕن یەکێ لە دۆستانی گیانی بەگیانیم 2-3 مانگێک بەر لە ئێستا لە لەندەنەوە نامەیەکی بۆ ناردبووم لە نامەکەدا پرسیارێکی لێکردبووم ئایا دەکرێت ڕابەری ژن و مێردێک بکەی لە دۆستانی نزیک ئەوان هەموو ئەو ماوەی کە لە تورکیا بەسەردەبەن چ لەبارەی گەڕان بێ و چ لە کڕین و فرۆشتن بێ یارمەتیان بدەیت ئاخر نەدەکرا لە وەڵامدا بڵێم نەخێر یەکسەر بەنامە ئامادەیی خۆم نیشاندا و پێم گوت ئێستاکە زستانە و ئەگەر گەشتەکەیان لە هاویندا بوایە باشتر و خۆشتر دەبوو پاش نامە نووسینەکەم 15 ڕۆژیشم ئیجازە وەرگرت کە ماوەی 3-4 ساڵ دەبوو وەرم نەگرت بوو خۆم بۆ خزمەتی میوانەکان ئامادە کرد دوای چەند ڕۆژێکیش خۆم و ژنەکەم لە فڕۆکەخانەی شاردا پێشوازیمان لێکردن و تا ئەو ئوتێلەی کە پێشتر ژوورم لێ بەکرێ گرتبوو ڕابەریم کردم 2-3 سەعاتیان بەسەر نەچوو بوو لە ئوتێل کە چوومە لایەن و بۆ شێوان بانگهێشتم کردن و ژنەکەشم خواردنی زۆر نایابی خۆماڵی سازکرده بوو دەگەڵ چەند جۆرە خۆراکێکی ئەوروپی ژنە ئینگلیزەکە خواردنی خۆراکی وڵاتەکەمانی زۆر پێخۆش بوو پرسی تکایە پێم بڵێن ئێوە باینجان چۆن دەکەنە دۆڵمە دۆڵمەی بە باینجانی خانم تۆ ناوی ئەو خواردنت لەکوێ زانی وەک دۆستەکەم بۆی نووسی بووم گوایە ئەوانە جاری یەکەمیانە بۆ دیدەنی ئیستەمبول دێن بەڵام ناچار بووم پرسیم ببوورە خانم چ جاریتر ئێوە هاتوونەتە ئیستەمبول نەخێر ئەوە یەکەم جارمانە دیدەنی شارە جوانەکەتان دەکەین ئەدی چۆن ناوی ئەو خواردنەی وڵاتی ئێمە دەزانی ئایا تا ئێستا لەو خواردنەت خواردبوو نەخێر قەتم ئەو خواردنە نەخواردووە بەڵام بەر لەوەی بۆ وڵاتەکەی ئێوە بێم لەبارەی شارەکان و دابوو دەستورتان زۆرم کتێب خوێندوونەوە ناوی هەندێک لە خواردنەکانیشتان دەزانم و زۆر باشیش دەزانم لێیان نیم دواییش ژنە ئینگلیزەکە لێنانی دۆڵمەی بە باینجانی هێند بە پوختەیی و بە وردی باس کرد من ئێستا دەمزانی کە ئەو خواردنانەی ساڵەهای ساڵە دەیان خۆم بە دروستی نازانم چۆنە منیش قسەکانی ژنە ئینگلیزەکەم بۆ خانمەکەم بە زمانی خۆمان تەرجمە دەکرد ژنە ئینگلیزەکە پرسی باشە ئێوە باینجانی سوورکراوە چۆن لێدەنێن پیازەکان لە پێشدا سوور دەکەنەوە یا دوایی ژنەکەم بەبێ حوسەڵە وەڵامی خانمی داوە ژنە ئینگلیزەکە پرسی باشە ئێوە کە لە وڵاتێکی کۆندەژین و ئیمپراتۆری ئێوە ساڵەهای ساڵ بوو فەرمانڕەوایی لایەکی جیهانی دەکرد ئایا دەکرێت چۆنیەتی لێنانی ئەو چێشتانەی کە ناویان دەڵێم بۆم باس بکەن بەڵێ بەو پەڕی خۆشیەوە ژنە ئینگلیز ناوی چێشتەکانی ژمار کە ئێمە ئەسڵەن لە ژیانماندا هەر نەماندی بوون ئەگەر چۆنیەتی لێنانەکانیشمان بە هەڵە بێ پێگوتبان ئەگەر چۆنیەتی لێنانەکانیشمان باڵە پێگوتبان دوور نەبوو ببوایە بەهۆی ناڕەحەتی ئەوان وەزعەکە بەرەو ناخۆشی دەچوو گوتم تا ئابڕوومان نەچووە با مەسەلەی خۆراک بگۆڕم و باسی گەڕان و دیتنی مۆزەخانەکانم کرد ژنەکە گوتی زۆرم پێخۆشە گەڕەکە بەدناوەکانی شاری ئێوە ببین و بە شەرمەزاریەوە گوتم خۆیمە گەڕەکی بەدناومان نییە مێردەکەی بەڕەخنەوە گوتی هەتانە من لە کتێبدا خوێندومەتەوە کە شارەکەی ئێوە گەڕەکی بەدناوی لێ و زۆریش گەورەیە ئێستا تکات لێ دەکەم بمان بە چایخانەیەکی خۆتان تا نێرگەلە بکێشین نێرگەلە هی زمانی کۆنە باوەڕ ناکەم ئێستا لە هیچ چاخانەیەک مابێت ناگیانەکەم ئێوە بێخەبەرن ئەوە تا لە کتێبدا نووسراوە کە چاخانەکانتان ئێستاش خەریکی ئەو کارن ژنە ئینگلیز دەستی پێکرد
ئەگەر پێت خۆش بێ شەوێکیش لە تەنگاوێکدا بە ڕاوەماسی دەبینە سەر. ئاخر من تا ئێستا ڕاوەماسیم نەکردووە. چۆن دەبێ مناڵی ئیستەمبول بی و ڕاوەماسیت نەکرد بێ؟ ئێستاش باشترین وەرزە بۆ ڕاوی جۆرەماسیەک کە لۆفەری پێدەڵێن. لە کتێبەکەی ئێمەدا نووسراوە کە ڕاوچیەکانی ئێوە شەوانە بە بەلەم و فانۆسی تایبەتی خەریکی ڕاوی ئەو جۆرەماسیە دەبن، دەڵێن زۆریش بە نرخە. لەو کاتەدا کە زۆر تووڕە ببووم، هەرچەند کتێب و خوێندەوار هەیە لەعنەتم لێ کرد و لەبەرخۆمەوە گوتم کەواتە بەخۆڕانیە کە دەوڵەت دەیەوێ خەڵکی ببنە خوێندەوار، بەڵێنی خوێندەواریشی خەڵکی گەیاندۆتە لە 130. خوێندەوارەکانی خۆشمان خراپ نین. ئەو ژن و مێردە ئینگلیزەش بوونەتە مایەی سەریەشە بۆ من و دەیانەوێت شاری ئەستەمبول بە منی ئەستەمبولی بناسێنن. پاش خواردنی شێوان ژنەکەم قاوەی ساردی ئەمریکایی هێنا. ژنە ئینگلیز پرسی: ئێوە قاوەی تورکی ناخۆنەوە؟ ئاخر سۆبە گازیەکەمان ئەمریکیە و بۆیە لە مێژە ناتوانین قاوەی تورکی بخۆینەوە. نیوە شەو بوو، ئەوانم بردەوە ئوتێل و بەخۆم گەڕامەوە. بە هەر زەحمەتێک بوو ڕۆژم کردەوە. بەیانی زوو دووبارە چوومەوە لایەن. کابرای ئینگلیز گوتی: وابزانم ئەو ئوتێلە باش نییە، گەر بە قسەی من دەکەن بچینە ئوتێلێکی باشتر و هەرزانتر. ببورن هەرچۆنێ ئێوە پێتان خۆشە باوابێ. کابرای ئینگلیز لیستی ئۆتێلەکانی ئیستەمبولی لە گیرفانی دەرهێنا و دەستی بە خوێندنەوەیان کرد، بەڵام من هیچیانم پێ نەدەزانی. بەیەکەوە لە ئوتێل وەدەرکەوتین، چاوەڕوانی تەکسیەک بووین، بەڵام تەکسی پەیدا نەبوو. کابرای ئینگلیز ڕووی لە من کرد و گوتی: ئەگەر چەند هەنگاو و هەوراستر بڕۆین و ڕەنگە بە شوێنی وەستانی تەکسی بگەین. نا، باوەڕ ناکەم. دەنا من لەو باوەڕم کە هەبێ. بە ناچاری بەرەو شوێنی تەکسی بەڕێکەوتین، بەڵام هەرچەندی بەسەر و دەست و پێ ئیشارەمان دەدا، قەت تەکسیەک نەوەستا. تەکسیەک کە لە سەرخۆ بە بەردەمی ئێمەدا ڕەت دەبوو، لە شۆفێرەکەم پرسی: کاکاڵمان دەگری؟ شۆفێرەکە بە تووڕەیەوە گوتی: بۆ کوێری؟ ئەدی نابینی دووسێ هەنگاو لەولاتر فەرماندەی پۆلیسی ڕێ وەک ئەسپیندار چەقیوە، ئەگەر ڕاگرم و سوارتان کەم سزام دەکەم؟ کابرای ئینگلیز کە زانی من ناڕەحەت بووم گوتی: هاوڕێ ئازیزم، ناڕەحەت مەبە. لە کتێبدا نووسرا بوو کە لە وڵاتەکەی ئێوەدا شوێنی وەستانی تەکسی و پاسی خەڵکی زوو دەگۆڕن. ئەگەر چەند ڕۆژێکیش پێشتر لە شوێنێک سواری تەکسی بووبی، لە 100% ئێستا ئەو شوێنە گۆڕاوە و تەکسی لێ ناوەستێ. ئەمەش سیاسەتی پۆلیسی ڕێوبانی وڵاتەکەتانە. دەیانەوێت بە گۆڕینی شوێنەکان سەر لە شۆفێرەکان بشێوێن و سزایان بکەن تا بەو شێوەیە شتێکیان دەستگیر بێت. باوەڕم نەدەکرد. آخر کابرای ئینگلیز هەموو نهێنیەکانی دەوڵەتی و نادەوڵەتی ئێمەی بە چاکی دەزانین، کەچی خۆشمان هیچمان لەو بارەیەوە نەدەزانین. بە ناڕەحەتیەوە بە زمانی ئەستەمبولی گوتم: خوا نووسەری ئەو کتێبانە کوێ بکات تا هێندە پرسیار کوت نەکرێن. کابرای ئینگلیز بە حەپەساویەوە پرسی: بۆ ناڕەحەت بووی و جوێن دەدەی؟ سەرسام بووم و گوتم: بۆ تۆ تورکی دەزانی؟ نەخێر، تورکی نازانم، بەڵام جوێن و قسە ناحەزەکانی ئێوەم لە کتێبدا خوێندوتەوە و بە چاکی دەریان دەکەم. ئێمە ئاواین بەر لەوەی بۆ وڵاتێ بچین شتی زۆری لەبارەوە دەخوێنینەوە. تووڕە بووم و گوتم: باشە، گوون خوارد. ژنە یەکسەر گوێی بۆ قسەی من قوڵاق کرد و ویستی شتێ تێبگا. کابرای ئینگلیزیش بە تەنگاوی سۆراغی ئاودەستی گشتی لێپرسی: گوتت ئاودەستی گشتی؟ لە شارەکەی ئێمە ئاودەستی گشتی نییە، بەڵام باو باپیرانمان خوا عەفویان کە دیارە ئێمەیان لە یاد بووە و بۆیە حیسابێکیان بۆ کردوین ئەو شوێنەی بۆ خواپەرستیان دەستنیشان کردووە، بۆ ئارامبوونی خەڵکیش بیریان لێ کردوێتەوە. بۆ مەسەلەی میراس حاصل بوون و پشودانی ئێمە ئاودەستیان لە مزگەوتدا دروست کردووە.
کابرای ئینگلیز واقی وڕما و پرسی چۆن دەبێ ئاودەست لە مزگەوت و کڵیسادا بێ ئەوە دەبینی وا لێرێ جگە لەوانەش ئاودەستی گشتی نییە ئەگەر زۆریش تەنگاوی با بگەڕێنەوە ئوتێل کابراکە زۆر تەنگاو ببوو ڕووی لە ژنەکە کرد و گوتی نا من دەڵێم هەیە کاکچێ نەخشە دەرێنە چاکی تەماشاکە بزانە دەبێ ڕوو لە کوێکەین ژنە ئینگلیز نەخشەی ئاودەستەکانی ئەستەمبوڵی لە جانتاکەی دەرهێنا و لەسەر زەمینی پان کردەوە و گوتی لە 50 مەتر بەولاوە لای چەپی ئەو شەقامە لە کۆڵانی دووەمدا ئاودەستی گشتی هەیە خواخوان بوو کە لەوێدا ئاودەست نەبێ و قسەکەیان بە درۆ دەرچێ و ئەو کابرا ئینگلیزەش دەرپێی خۆی پڕ بکە بەڵام بۆ بەدبەختی ڕێک لەو خاڵەی کە ژنە دەستنیشانی کردبوو ئاودەستی گشتی لێبوو منیش بە هەڵم زانی و لەوێ خۆم ئارام کرد پاشان سواری تەکسی بووین و بە گوێرەی ئەو ناونیشانەی کە بە شۆفێریاندا بوو چوین تا ئوتێلێکی هەرزان پەیدا بکەین هەر بەڕێوە لە کابرا لی پرسیم دەباشە دەکرێت پێم بڵێ خەڵکی ئەسلی ئەو شارە بۆ کوێ چوینە نازانم چیان بەسەر هاتووە بەڵام ئەوەی بزانم ئێستا نەماون و ڕەنگە بۆ شارەکانی ترچوو بن لەوێ کار بکەن ڕاست دەکەی لە کتێبیشدا نووسراوە کە ئەو خەڵکە هەموو دەم هەژار و بێچارەن بۆ پەیداکردنی پاروەنانێک ناچاران شارولانەکەی خۆیان جێبێڵن تەکسی بەرامبەر ئەو ئوتێلە وەستا کە ناونیشانی پێدرا بوو بەڕاست ئەو ئوتێلە خاوێنتر و هەرزانتریش بوو دوای ئەوەی کارەکە جێبەجێ بوو داوام لێکردن ڕێگام بدەن بڕۆم بەڵام هەردوو بۆ دیدەنی گەڕەکی بەدناو زۆریان لێکردم کە دیتم زۆرم لێ دەپاڕێنەوە ئەو کارشم قبول کرد بەرەو بێ ئۆغڵو چوین کە گەڕەکێکی بەدناو بوو بەڵام هەرچی کۆڵانی ئەو شەقامە هەبوو گەڕاین گەڕەکی بەدناومان نەدۆزیەوە چونکە شارەوانی ناوێکی تری لەو گەڕەکە نابوو کابرای ئینگلیز یەکسەر لە مەسەلەکە گەیشت و دەستی کردە پرتەوبۆڵە پاشان لە نەخشەدا تەماشای خاڵەکانی شوێنی خراپکاری شارەکەی ئێمەی کرد و گوتی وەرە من بۆ ئەوێتان ببەم دەبێ بچینە گالاتە باسەرتان نێشێنم ڕابەری کابرای ئینگلیز بە کۆڵانەکاندا ڕەتبووین و ژنەش سەیری ژنە خۆفرۆشەکانی دەکرد و ڕەسمی ڕەنگاوڕەنگیشی دەگرتن دوای ئەوە بۆ چێشخانەیەکی گەورە ڕابەریم کردن تا نیوەڕۆ بەیەکەوە بخۆین کابرای ئینگلیز وەک بڵێ جارێکی تری ئەو چێشخانە دی بێگوتی من بۆ ئێرە نایم چونکە خواردنەوەکانی خراپن و گران فرۆشیشە دیسان تووڕەبووم و گوتم حتمەن ئەوەش لە کتێبەکەدا نووسراوە نەخێر دۆستێکمان ئەوەی بۆ باس کردین و دیاری کرد کە دەبێ بۆ خواردنی نیوەڕۆ تا کۆتایی بازاڕی ماسی فرۆشان بچین و لە دوکانێکدا کە ماسی سوورکراوە دەفرۆشێ و هەرزانیش حیساب دەکات بە گوێرەی ئەو ناونیشانە چوین و دوای ماسی خواردن لە دوکانە بچووک و پیسەکەوە دەرکەوتین ئەو جاریان ژن و مێردە بە جووتە پێیان چەقاند کە بۆ چاخانەیان ببەم و نێرگەلە بکێشن هەرچەندی بیرم کردەوە خوایە دەبێ لە کام لای شار ئەو جۆرە چایخانانە هەبێ و بیرم نەهاتەوە ئاخر تا ئەو دەم نە نێرگلەم کێشابوو نە لە چاخانەش دانیشت بوون کابرا و ژنە پاش ئەوەی سەریان بە کتێبی ناو جانتاکەیان داگرت منیشیان بۆ چاخانەیەک برد و 3 نێرگلەیان داوا کرد نێرگلەکانیان هێنا خەریکی کێشانی بوون و منیش تا کاروان دوا نەکەوم هەرفوم لە قامیشی نێرگەلەکە دەکرد کاتێک کە ڕوانیم سەرە نێرگەلەکەم بە هەموو تووتن و پشکۆ و ئاگرەوە لە ناوەڕاستی چاخانەکەدا پەرد ببوون و ئاویش لەسەر نێرگەلەکەوە دەڕژا ژنە ئینگلیزەکە هەمووی بۆ کۆکردنەوە و گوتی خۆوا نابێ ئەوە بۆ فوی لێ دەکەیت دەبێ وەک جگەرە مژی لێ بدەیت لە چاخانەوە دەرکەوتین و بەرەو بازاڕی نێو قەیسەری چوین من کە لەو بازاڕە زۆر باش شارەزا بووم لە بیری ئەوەدا بووم ئێستا دەتوانم ئەو شتانەی ئەوان نازان و لە کتێبدا نەیان خوێندوتەوە بۆیان ڕوون بکەمەوە چوینە نێو بازاڕەکە کابرای ئینگلیز چەند پرسیارێکی لێکردم بازاڕی چەرچیەکان لەکوێیە بازاڕی لێفە دروەکان لەکوێیە بازاڕی کۆنەفرۆشان لەکوێیە بازاڕی وردەواڵە فرۆشان لەکوێیە بەداخەوە کە من ئەو بازاڕانم هەر پێش نەدەزانی و نەمدەزانی چی جواب بدەمەوە ژنە ئینگلیز کە زانی گێژ بووم گوتی
تووڕەمە بە هەرچەند هەنگاوێ لەولاتر ئەنتیکە فرۆشی لێیە بە تۆحفەی زۆر جوان و بە نرخی لایە. دەکرێت جارێ سەرێکی ئەوێ بدەین. بەو ناونیشانەی کە خانم بۆی هەڵدابووین چوین و چەند بوو کەشوشە و شتی ئەنتیکەمان کڕی. هەر بە ڕێگاوە کابرای ئینگلیز مێژووی دروستکردنی قەیسەریەکەی بۆ باز دەکردن و بە بەڵگەوەش دەیسەڵمان کە ئەو بازاڕەکەی دروست کراوە تەنانەت خراپبوونی چەند ساڵ لەمەوبەری بازاڕەکەشی دەستنیشان دەکرد. ئێوارێ دوای ماندووبوونێکی زۆر ئەوانم گەیاندەوە ئوتێل و بەخۆم گەڕامەوە ماڵ. بەیانی کە چوومەوە سۆراغیان داوایان لێ کردم بۆ گەرماویان ببەم. ئەوانم بردە باشترین گەرماوی شارەکەمان و چاوەڕوان بووم کەوە دەرکەون. پاش چەند دەقەیەک ژن و مێردە بە حەپەساوی وە دەرکەوتن و بە تووڕەیی گوتیان ئێمە داوامان لێ کردی کە بمان بەیە گەرماوێکی کۆن نە گەرماوێکی نوێ کە هەموو شتی ئەوروپیە. شانازی بەو خانمە دەکەم. دیسان نەخشەی تەواوی گەرماوەکانی کۆنی هێنایە دەرێ و گوتی یەکێ لە باشترینیان هەر لەو نزیکانێ. تەواوی ڕۆژ بۆ ژنانە و شەویش بۆ پیاوانە. ئێستا بۆ ئەوێم ببەن و چاوەڕوانم بن. ژنەمان بردە گەرماوەکە. کابرا گوتی با ئێمەش بچینە ئەو چاخانە و کەمێ تاوڵە بکەین. گوتم من تاوڵە نازانم. خۆعیب نییە من فێرت دەکەم. بۆ تۆ تاوڵە دەزانی؟ نەخێر، بەڵام لە کتێبدا زۆری یاریکردنەکە نووسراوە. زۆری لێپاڕامەوە تاواز لەو یاریە بێنێ، بەڵام بێسوود بوو. چاک بوو بە هاتنەوەی ژنەکەی مەسەلەکەی بە تەواوی لێیاد چوو. بەڵام داواکاریەکانی ئەو بێحیساب بوو. ئەم جارەیان داوای کرد خۆم و خۆی بچینە گەرماوێکی گشتی کە ڕۆژ بۆ پیاوان بێ شەویش بۆ ژنان. قبوڵم کرد و بۆ جاری یەکەمم بوو گەرماوی کۆنیشم دیت. چونکە تا ئەودەم هەر لە گەرماوی ماڵەوە خۆم شت بوو، قەتم گەرماوی گشتی نەدیت بوو. ئەو ڕۆژیش بەو جۆرە گوزەرا و شەویش بەڕابەری ئەوان سواری بەلەم بووین و بەڕاوی ماسی لوفەرەوە خەریک بووین. سەرنجام لە ماوەی ئەو 15 ڕۆژەدا بەڕابەری ئەوان تەواوی کتێبخانە، مۆزەخانە، مزگەوت و شوێنە بەناوبانگەکانی ئەستەمبول کە تا ئێستا هەر ناویشم گوێ لێ نەبووبوون هەمووم دیتم. بە تایبەتی سەردانی کارگەی گسک دروستکردن و کارگەی حەلوا کە بەلای منەوە شتی ئەنتیکە و نوێ بوو. ئەو ڕۆژەی کە هەردوو ئەستەمبولیان جێ دەهێشت پرسیان ئەرێ وا دیارە تۆ ئەستەمبولی نی و بەم زوانە هاتووی بۆ ئێرە؟ بە شەرمەوە جوابم دانەوە ڕاستە هەرچەند ساڵێکە هاتووینە ئەستەمبول. باشە بە عەقڵ چەند ساڵ دەبێ؟ نزیکەی 5 ساڵە. باشە لەو ماوەیەدا کە هاتوویە ئەستەمبول چیت کردووە؟ من فەرمانبەری دەوڵەتم و لە بەیانی ڕاتاشە و لە دایرە کار دەکەم. ژنە ئینگلیز بە پێکەنینەوە گوتی ئێدەوا بڵێ کەواتە تۆ ئەستەمبولیەکی تەواوی، بۆیە لە کتێبدا وەک تۆ چۆنی ئاوایان وەسفی خەڵکی ئەستەمبول کردووە. کابرا ئینگلیز گوتی حەیف کە زستان بوو نەمانتوانی زۆربەی شوێنە باشەکانی ئەستەمبول ببینی. پاش چەند ڕۆژێ هەتا نزیک پلیکانی فڕۆکە لەگەڵیان چووم و بەڕێم کردن. پاش هەفتەیەکیش سوپاسنامەیەکم بۆ نووسین بەوەی لە شوێنەکانی ئەستەمبولیان شارەزا کردم، سوپاسم کردن. ئەوانیش لە وەڵامی نامەدا بەڵێنیان دابوومێ کە هاوین داهات بینەوە ئەستەمبول و زۆربەی ئەو شوێنانەی کە تا ئێستا پێیان نازانم نیشانم بدەن. خوا هەڵناگرێ خۆ ئەگەر لەگەڵ ئەوانیش نەبوومایە ئاشنا تا دواتەمەنیشم نەم دەتوانی هەموو ئەستەمبول ببینم. لێرەدا کۆتایی بە کۆمەڵە چیرۆکنووس عەسیز نەسین بە ناوی تا لێم نەدەن نابمە پیاو هات لەگەڵ ڕێز و سوپاسدا.